ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جاریشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی لە بەرنمەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان من و هاوڕێ خۆشەویستم ڕەحمان حسێن زادە. هاوڕە ڕەحمان ماندوو نەبی، ئەم کاتت باش و مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ. زۆر سپاس دەکەم بەرحاڵ هیوادارم تۆ شەروە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکار کە ئەزانم تۆشتە لە ئەکسیۆنەکان و بەرنامەی نێوشاری ستۆکۆڵم بەشدار بووی، هەروە منیش هەرچەند یەک نەکەوت چاومان بەیەکەوێ بەرحاڵ هیوادارم تۆش هاوڕە لەگەڵ هەموو ئەو هەزاران کەسەی کە هاتبوون لە شاری ستۆکۆڵم ڕۆژی کرێکاریان جژنگرت بەباشی نابێتە پشتسەر و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەران و دوبارە ڕۆژی کرێکار لە هەموو بینەر و بیسەرمان پیرۆز بێت. منیش هەروە پیرۆزبایی گەرم لەسەر جەم بینەران و هاوڕێیانی ئازیزەکەم سپاس بۆ تۆ شار ڕەحمان. مێدەوارم ئارێکی شکۆدارتان بوو بێ ئەمڕۆ، مێدەوارم لە کۆڕی هاوڕێیان و هاوخەباتانی خۆتانە لە ڕێپێوانی کاریگەر و فراوان و پڕ بڵێن ئاپۆڕەیە بەشداریتان کرد بێ. بەرحاڵا ڕەحمان نازانم بێکەمین بەندی بەرنمەکانمان لەسەر یەکی ئایار بێ یاخود سەبارەت بەو تراژیدیایە بێ کە لە ئێران کەوتەوە. تازە بە پێی پێشنارەکەم بە پێی پێویست ئەڵام چوونە ناو قسەی یەکی ئایار و با یەکی ئایار بنینە پشتەر و دواتر واردی ئەو بەرحاڵ ئەوەی کە هەواڵەکان بڵاوێنە کردوەوە ئەمڕۆ ڕێپێوانی گەورە و فراوان لەسەر تاسەری جیهانە ڕوویداوە لە هەردوو ئەمریکا کە لە ئەفریقیا، لە ئاسیا، لە ئەوروپا، تەنان لە ئوسترالیاش وازانم هەروایە ڕێپێوانی زۆر گەورە بەڕێکەوتووە و ئەم ڕێپێوانە مۆرچێکی زۆر دژە ترامپی و دژی سیاسەتەکانی ترامپی پێوە دیار بۆ هەواڵەکان باسیەکەن. بەرحاڵ کێشەیەکم هەیە لەگەڵ کامێرەکەمە، بەڵام کێشە نیە، بەرحاڵ بەردەوامە بین. دەنگی منە بیستی هاو ڕەحمانە؟ بەرحاڵ وەکەوەی باسەکەن کە ڕێپێوانانە زۆر فراوان بوو، بە تایبەتی ئەوە کە سەرنجڕاکێ شەمساڵ لە ئەمریکا یادی ئێشی ئایر یاخ ڕۆژیەشی ئایار بە فراوانی پیرۆزکراوە و هەواڵی کە بڵاو بۆتەوە لە ئاسوشێت پرێسەوە ئەڵێ نزیکەی 1000 شار ئاکتیڤێتێت و خۆپیشاندان و مناسباتی جۆراوجۆری تیا بەڕێوە چووە کە بەشی زۆریشی لە دژی بڵێنم سیاسەتانەی ترامپ بووە، بە تایبەتی سیاستەکانی ترامپ لە بەرامبەر پەنابەران و یاخود کۆچکردووانەوە کۆچ پێکردن و ناردنەوەی بە زۆر و تەنانەت غەیرە قانونی ئەو کۆچکردوانش لە دژی ئەوانە بووە، لە دژی ئەم سیاسەتە ئابوووریانەی ترامپ بووە، لە دژی دەوە دەرنانی کارگەران و بەشێک لە فەرمانبەرانی دەوایرەکانی حکوومەت و کۆمەڵێک لە دام و دەستگاکانی حکوومەت کە بەشێشان کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک هەیە و تەنانەت کەمکردنەوەی ئەو بودجە و ئەو خەرجانەی کە دەوڵەت لە بوارە جۆر بە جۆرەکانی سۆشیال و ئەوانەیە ئەیکا لە دژی هەموو ئەمانە دەنگیان هەڵبڕیەوە. لە سان فرانسیسکۆ ڕێپێوانی زۆر گەورە بەڕێکراوە، هەروە لە شیکاگۆ، ئەمەی کە سەبارەت بە ئەمریکایە، لە ئاسیا، لە یابان، لە کۆریای جنوبی، لە فیلیپین، لە ئەندەنوسیا، لە وڵاتانی تر، لە هندستان، لە پاکستان، تەنانەت لە زۆر وڵاتی تر خۆپیشاندانی زۆر گەورە بەڕێکەوتووە. لە بانگلادش بڵێ لە بانگلادش هەست هێرش کراوەتە سەریان. بەڵێ لە بانگلادش پەلامار و زەد و خورد بووە. لە بڵین لە تورکیا ئەوەی کە باسە کرێوانە ئەم ساڵ طبعاً یەکی ئایر قەدەغە کراوە، بە ڕسمی قەدەغیان کردووە، ڕێگەیان گرتووە لەوەی کەوا خەڵک بێتە تەقسیم و تایبەتی لە تەقسیم ڕێگەیان نەداوە کە خەڵک بەشداری یەکی ئایار بێ. 384 کەسیشیان دەستگیر کردووە لەبەرەوەی بیستی فەرمانەکانی فەرمانە سەرکردەکانی دەوڵەت و پۆلیس نەبوون کە دیارە من هەر بە هەواڵم پێگەیشت لە 3 ڕۆژی ڕابردوو لە 28 مانگەوە مەدانی تەقسیم پڕکراوە لە سەرباز و لە تانک و لە
زرێپۆشی زۆر ئەوە ینی بە جۆرێک بۆ خەڵک ترساندن تەواوی ناو تەقسیمیان گرتووە تەلبەنیان کردووە یاخود بڵێن بربەستیان داناوە بۆی کەوا خەڵک نتوانێت بە ئاسانی بێتە ئەوێ دووبارە ئیجازەیان داوە گوایە 50 خەڵک بێ لەوێ خۆپیشاندانەکانی بکە و دروشمەکانی باو بڕوە بەڵام بەشێک جۆبیستیەوە نەبوون و جوان لەو فەرمانە نەگرتووە لە بەرامبەر یاوەستان و تۆ بۆی ئەم دەستگیرانە ڕوویداوە لە ئەفریقیا هەروە لە زۆر وڵات خۆپیشاندان کراوە لە ئەوروپا لە فەڕەنسا لە ئیتالیا لە ئەڵمانیا خۆپیشاندانی زۆر گەورە و پرجەمعیت بەڕێکەوتووە لە سوید وەک خۆت باسەکردم ساڵ خۆپیشاندانەکان زۆر فراوان بوون لە چەند جێگا کران کە دیارە بەشێک بەهۆی بەشبەشبوونیەوە خۆپیشاندانەکانی سۆکۆم وا دیارەکە 100,000 نەبێ بەڵام لەوە چێ سەررجەم حسابێکی 100,000 زیاتر بەشدار بە سۆشیال دیموکرات بەجیایی کە بەشێک لە سندیکالیستەکان ئەوانەی کە ئانارکیستن بەجیاییکەن هەندێک لە چەپەکان ئەم ساڵ حیزبی کۆمونیستی بڵێن سوید و ئەو گروپانەی کە لایەنگری کێشەی فەڵەستینوانە بەجیا کردیان حیزبی چەپ بەجیا کردی کامانە هەموویەکە کۆیکەیتەوە ممکنە 100,000 کەسێک لەم خۆپیشاندان و ڕێپێوانانەیە بەشداریان کردبێ و بەرحاڵ پێ ئەچێ کە یەکی ئاریکی شکۆدار بوو بێەوە بۆ نوبەرامەی دۆخەکەشی پێوە دیار بەوەی کە چی ڕوویدا و چی ڕوئەدا لە دنیاە ڕنگدانەوەی خۆی بووە بەرحاڵ نازانم هەواڵی تر ئەگەر من بیرم چوو بێ هاوڕێ ڕەحمانیا خود هەواڵەکانی ناو ئێران ئەگەر شتێک حتمما گزارشەکان هێشتا ماوێتی بگاتەوەوانە وەڵامانەی کە گەیشتووە بە ئێوە و خەبەردار بوونەتەوە چ جمون جۆڵێ کراوە بەڵێ دەست خۆش بێ ئەوڵەن تاوجێ بە ئاستی جیهانیەکەی بگەڕێتەوە زۆربەی شوێنەکان تۆ ئیشارەت پێدا زیاتر لە منی ژوا دیارە توانی بود هەواڵەکان پەیگیریکەی چونکی من بەڕاستیار بە 10 دقیقە پێش دەستپێکردنی بەرنامەکەمان لە نێو شارەوە گەڕامەوە و ئەو مەجالە تەواوم نەبوو هەموو ئەخبارەکان حتا لە سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و بەقیە پەیگیری بکەم بزانم چۆن بووە بەڵام هەرو نمونانی تۆ باست کرد بەڵێ باسی پانوبەرینی بەرپاکردنی مەراسم ئاکسیۆن یا جەژن بە بۆنەی ڕۆژی کرێکارەوە بووە لە دیارە هەموو ساڵێک وە بەتایبەت ئەم ساڵیش زیاتر ئەوەی کە ئەبینرێ ئاعترازێکی تونتر بەرابر بە خودی سەرمایهداری و بەتایبەت سەرمایهداری حاکمی ئێستا هەروەک لە بەرنامەی هەفتەی پێشووماندا ئێمە ئشارەمان کرد چۆن لە ئاستی جەهانی ئەم سەرمایهداری گلۆبال ئەمەی جەهانی بۆتەوە بە پێوەی جەهانی بۆتەوە هەموو دنیای داگیر کردووە و تەکنۆلۆژیاکەشی زۆر پێشڕەوی کردووە بەڵام ئەبینین چ بێ بێزەیانە واقعاً ڕادەی چەوساندنەوە بۆ سەر کرێکاران نەک هەر لە وڵاتانی ئاسیایی و ئەفریقایی و ئەوە بەڵکە هەر لە خودی ئەمریکا و لە ئوروپا و ئەوە تونتر کراوەتەوە ئەوە معلومە ئاعتراض و ناڕەزایەتی زیاتری لێکەوتۆتەوە و ئەو تایبەتمەندی کە ئەم ساڵەکەش بە تایبەت بەشێکی زۆری ئاعترازەکان ڕووی لە ترامپە تەبیعی بوو وابێ چونکی ئەو سیاستانەی کە فاشیزمێکی وەک نەوعی ترامپ ئەلان لە ئەس جەهانی نوێنەرایەتێکە لە بواری ئابوووریەوە گرتوێتی تا بواری سیاسی تا بواری کۆمەڵایەتی تا ئەو هێرشەی بۆ سەر پەنابەر ئەکرێ هەموو ئەوانە تەبیعیە واقعاً ڕۆژی کرێکار ڕۆژی کرێکارە ڕۆژی بەرەی کرێکارە ڕۆژی بەرەی چەپە ڕۆژی بەرەی عەدالەت خوازەکانە لە ئاستی دنیا تەبیعی بوو زۆرترین تووڕەیی و ناڕەزایەتی لێ بکەوێتەوە من لەم بابەتەوە ڕاستەکەی تێبینیەکەم بێ هەم لەلایەکەوە ئەم دەرەجە لە ئەترازی تونتر و محکەمتر بەرابەر بە ترامپ و دەوڵەتی حاکم لە ئەمریکا و لە نێو خۆی ئەمریکاوە گرتوێت تا لە ئاسجانی لەلایەکەوە پۆزیتیڤە موسبەتە بێدەنگ نەبوونە و بۆ خۆی گۆشەیەکە لەو ئیرادەیە بۆی دەبێت ڕاوەستانێک بەرابەر بەم فاشیزم و خەتەری فاشیزمە بکرێتەوە بەڵام لەلایەکی دیکەوە
نێوینانێم نەگەرانی بەڵام دەبێ و هوشیاریە وجودی بێ لە نێو چینی کرێکار بە تایبەت ڕابەران و پێشڕەوانی بەرحاڵە کولی ئاعتراز و نفرەتەکە بەرابەر بە هەموو ئەم ناتەواویانەی دنیای ئەمڕۆ ئیتر هەر لە بنسەری ترامپ و دارودەستەکەی ئەوانیە ئەمە نەزمی سەرمایهداری و کۆڵە لە ڕاست کۆڵە لە دەوڵەتانی سەرمایهداری حتا ئەوانەی بنەوی سۆسیال دموکراسی لەم ئوروپا ئەوانە لەسەرکارن هەر لەم ساڵانە دیومانە چۆن ئەم ڕادەی چەوساندنەوە ڕادەی مەحدودکردنەوەی کرێکاران لە ماف و حەقی خۆیان نەکرد کرێکاران هەر لەو بارەوە کۆمەڵانی خەڵک زیاتریان کردوانی منزورمە ئاعتراز بە دژی فاشیزمی نەوعی ترامپ و هەموو ڕاستەوەکان لە ئوروپا و لە دنیا زۆر زۆر پێویستە بەڵام ئەوە ئەبێ ئاعتراز و ناڕەزایەتی ئێمە بێ بەگشت لەن ئەم نەزمەیە نەزمی سەرمایهداری ئەم باڵیا ئەو باڵی بەرحاڵ هەر خودی باڵە معتەدلترەکان باڵەکانی بورژوازی کە ڕەنگە منوتۆپیان نەڵێن فاشیست یا کۆمەلگا ژوای قبوڵنەکە بەڵام لە چەند ساندنەوەی چینی کرێکاروانەدا کۆتاییان نەکردووە هەلومەرجیان ئامادە کردووە شرایطیان ئامادە کردووە تا ئەم ڕاستی ئیفراتی و فاشیزمەش بێتە سەرکار دەرنەچە ئەبێ ئەو هوشیاریە مدام ئەوەی تر ڕابەران و پێشڕەوانی سۆسیالیستی بزوتنەوەی کرێکاری ئێمەی کۆمۆنیستەکانین بڵین ئاعترازمان بەڕووی فاشیزمی نەوعی ترامپ و هەموو هاوپەیمانەکانی لە ئوروپا لە عین حاڵە ئەبێ ئەوە قوڵتر بێ ئەوە هەمەلایەنەتر بێ ئاعترازە بێ بە گشت کولی ئەم دەم و دەستگای سەرمایهداری کە ئێستا حاکمە لە دنیا تا ئەم لەحزە لەو ئاڵمانی کە تۆ باست کرد و ئەمڕۆ اتفاقەن یەکێ لەو جێگایانە بووە لە وڵاتانی ئوروپایی زۆرترین ئاعترازاتی تیا بووە گەورەترین ئاعترازاتی تیا بووە لە کەشی زۆر ڕۆشنە لە یەک ساڵی ڕابردووە زەختێکی زۆر لەباری مافەوە حقوقەوە حەقدەسەوە بێکارکردنەوە لەسەر لە شوێنە کرێکاریەکانی ئاڵمان بوو لە ماوەی 6 مانگی ڕابردووە دووسێ مەقتە هەیە کە گەورەترین ئاعتسابەکانی کاریگەری دەست لە کارچێشاونەوەکانی کاریگەری لێ بوو تەبیعی بوو کە بەرحاڵ لە ئەوەڵی مانگی مەی ئەم ساڵ لە ئاڵمان خۆی گەورەتر نیشان بدا بەڵام تا ئەم لە حەزەشدا کوێ دەوڵەتێک لەسەر کارە پێڵەن دەوڵەتی سۆسیال دموکرات دەوڵەتی سۆسیال دموکراتەکە ئەم کارانە کراوە ئەوە لەو بابەتەوە با من ئەوەی کە بەرچاو بوو ئەبینی لە زۆر شوێن لە زۆر جێگا کە ساڵانی پێش و ئەو دەرەجە لە مانە دروستکردن زەخت و فشار بۆ سەر کرێکاران نەبوو ڕۆژی کرێکار بەرپا بکەن نمونونەکانی تۆ باس کرد هەرەوەی لە بەنگلادش من لە بیرمە لە 2 ساڵی ڕابردووە ئەو جۆرە هێرشکردنە سەر کرێکاران و خەڵکی زەحمەت کێشی ئەوێنە و کە بە هەزارانە هاتنە شەقام و ڕۆژی کرێکاریان جەژنەکرد ئەم نەوە هێرشبردنە سەریان نەبوو ئەمە هێرشبردنی دەوڵەتێکە کە لە ساڵی ڕابردووە تازە هاتۆتە سەرکار وڵەتانی ئوروپایی پشتیوانیان لێ کرد ئەها ئەمە نوێنەری دموکراسیە ئەوە ئایران بەڵامی ترەوە دموکراسیەکە دموکراسی هەر ئەوەیە کرێکارانە بێت یان حاڵی بێت دموکراسی هیچ ئازادیەک بۆ کرێکاران نایە هیچ دەستەبەرکردنی ماف بۆ کرێکاران نایە یا لە تورکیا مشاهدین واخان ساڵانی ڕابردوو زۆر بێمانەعتر ئەلا ڕەغمیەوەی لە دەورەی ئۆردۆغانی واقعان ئەویش فاشیستە بربەست دروستکردن زۆر بووە بۆ کۆمەڵانی خەڵکو بۆ کرێکارانیش بەڵام من لە بیرم نایە مەسەن لە چەند ڕۆژ لەوە پێشەوە مەدانی تەقسیم کە نمادێکە بۆ ئەوەی کرێکارانی ئیستانبول تیاکۆ بوونەوە بۆ ڕۆژی کرێکار ئەوە دابخرێ بەربگیرێ یاوەی زیاتر لە 300 کەس دەستگیر کرێن منزورمەیە بڵێم پێ بپێی ئەوەی ئەم کێشەی چینی کرێکار لەگەڵ سەرمایهداران زۆرە بێ چینی دەسەڵاتدار و سەرمایهداریش وشیاری چینایەتەکەی باتە زەرتر بەدەدان تیژێکی زیاتر بەرابر بە کرێکاران ڕاوەستێ بێ بەزەیانەتر ڕاوەستێ ئەمە نیشانەی ئەوەیە ئەم قەڵەشتە چینایەتە زۆر قوڵترە و لە عینە حاڵە بربەرەکانێکی گەورەتر لەگەڵ چینی کرێکارەکەن و چینی کرێکاری جیهانیش و هەر وڵاتێکیش ئەبێ بە ئامادەگی و
بە اتحاد و بە وشیاریەکی زیاتر واقعان بێتە مەیدان. بەشی آخری قسەکە تاوجێی بە کۆمەلگای ئێرام گەڕێتەوە. بەڕاستی ئێستا کوێنێ من هەموو هەواڵەکان هەموو خەبەرەکانم لا نییە، چونکی وتم بە لە دڵی ئەو ئاکسیۆن و شتێک کە لە شارەکەمان شاری ستۆکۆڵم بوو گەڕاومەتەوەنە. بەڵام ئەوەی ئەزانم مەسەڵەن لە تاران کرێکاران و معلمان کە هاوپەیمانیەک بوو کامڕۆ اعترازەکە یەکەوێ حرەکەتی اعترازیان بێ و بەرحاڵ هێرش کراوەتە سەریان و حتا کەس دەستگیر کراوە. ئایا لە تارانە یا مەسەلەن لە شاری کرماشان ئاکسیۆنی باش بەرپاکراوە هەمی فەرهەنگیان و معلمان و بە بەشداری خانەنشینان و بە بەشداری حتا کرێکارانیش، بەڵام ئەویش کەوتۆتە بەرهێرش و وابزانم لەوێنە کەسیان دەستگیر کردووە. لە شارەکانی کوردستان شارێکی وەکسنە مەریوان ئەوانە کە نمونەن لە ڕۆژی کرێکارە جمول جۆڵ زۆرتر ئەبێ. بەرحاڵ ئێشتا کوێنێ خەبەری کاملەکە حەدیەخەل لای من کۆنە بۆتەوە، بەڵام ئەو نازانم بەرحاڵ هەول بووە هەوڵدان بووە هەم لە نێو شارە هەم لە دەرەوەی شارە عاقبەت ڕۆژی کرێکار بەرز ڕابگیرێ. بەرحاڵ ئەبێ هیوادارم تا وەختی بەرنامەکەمان حتا ئەگەر هەواڵێکی تازە گەیشت ئێمە ڕائگەێنین، بەڵام لەوێنەش بەرحاڵ عاقبەت هەوڵدان بۆ بەرگری دروستکردن، تهدیدکردن، کەس دەستگیرکردن ئەمە بووە. ئەنی پێش ڕۆژی یەکی ئەیار لە زۆربەی شوێنە کرێکاریەکانی ئێران ئەوانی وا بەرچاون وە لە شارەکانی شارە گەورەکانی ئێران ئەو شارانەی کە بە ڕۆژی کرێکار و بەرپاکردنی مەراسم و یادکردنەوە بۆ ڕۆژی کرێکار ئەناسرێ جم و جۆڵ جگا زۆر بوو، بەڵام ئەشمانزانی ئەبیسرا کە جمهوری ئیسلامیش بە هەموو معنایە خۆی ئاماداکە نەیەڵێ بەرحاڵ مەراسمی پێویست یادکردنەوەی پێویست لە ڕۆژی کرێکارە ڕووبدا، بە تایبەت کە بیستبووشی شوڕای سنفی معلمان هەفتەی ناڕەزایەتیەکیان دەربڕیوە. یەکەم ڕۆژێ و هەفتەی ناڕەزایەتیان دانابوو هەر ئەمڕۆ بێت لەمڕۆوە دەست بکە، هەرچەند خودی ئەوەی پیانن ڕۆژی مامۆستا یا ڕۆژی معلم سبینێ لە 12هەمە، بەڵام ئەوان خستبوویانە ڕۆژی 11هەم، هەرچەند لەم لاولا لە یەک لە بانگەوازەکەیان کرا باوجودی ویان وتویان لە ڕۆژی 11 ئۆردیبەهیشتی پێڵن لە ئێران. لەو ڕۆژوە سەرەتای هەفتەی ئاعترازێکەمانە بێ ئیشارەیان بەوە نەکرد بوو کە ئەو 11 ئۆردیبەهیشتە ڕۆژی کرێکارە، ڕۆژی جانی کرێک و حتاوان واقعا مەبەستیان بوو بێن لەو ڕۆژەیە من پێم وایە بێ بەشێکیان ئەگەر هەمووشیان نەبێ بەشێکیان مەبەستیان بوو نەوعی هاوپەیمانی هاوقەدەمی هاوهەنگاوی ببێ. بەڵام جمهوری ئیسلامی کە دی معلمانیش لە ڕۆژی 11 ئۆردیبەهێشت لە ڕۆژی یەکی ئەیارەوە ئەیانەوێت سەرەتای دەربڕینی ئەترازەکان بێ، چاوسورکردنەوەی زیاتر بە حەساسیەتی زیاتر بە توندوتیژیت زیاتر ظاهر بووە. زۆر باشە. دەنگمە بیستی لە ئازار بەڵێ دەنگت هەیە و هەر مشکلی تەسویرەکە مشکلی تەسویرە نازانم کێشەی لەگەڵ ناهەیە تا حەل نابێ. دیارە هاوڕانێکمان لەگەڵان عزیز عەبدوو هاوڕێ هەژێنینا سڵاو لە ئێوەش زۆر سپاسدانەکەین بۆ متابعکردنی بەرنامەکان. لە بینەرانمان خوازیارین داواکارین کە لینکی بەرنامەکان لە ڕێگەی سوۆشیال میدیاوە لای خۆیانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن، بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەی بین. دەستخۆش هاوڕێ ڕەحمان بۆ ئەو کورتە. با من لێرە مداخلەیەکی چکۆلە بکەم هاوڕە شەماڵە وەڵام سڵاوم هەیە بۆ هاوڕێ هەژیر و هاوڕێ عەزیز و ئەوان جوزێوانن کە ئیتفاقەن شارەکانی کوردستان ئێران بەش تاقیبەکەن، بەتایبەت هاوڕێ هەژیر نینا کە بۆ خۆی یەکێ لە هەڵسوڕاوانی بەرچاوی مانگی مەیە شکۆدارەکانی ساڵەکانی 66 و 67 شاری سنە بووە. جا ئەوە کاڵان لەگەڵمانە و لە بەرنامەکەدا من متمەینم هەر لەم یەک سەعاتەی کە ئێمە بەرناممان هەیە ئەو لەوانەیە خەبەری زیاتری بەتایبەت لە شاری سنە و دەوروبەر بوو خەبەری تازەتری پێگەیشت بۆمان بنووسێ بۆ بەرنامەکەی پێدەوڵەمەند بکە. زۆر باش دەستخۆش. هاوڕ ڕەحمان بچینە سەر بابەتێکی ترمان کە ممکنە یەکی ئاری ئەم ساڵ لە
ئێران زۆر سایە و سێبەری ئەم ڕووداوە نەخوازراوەشی کەوتبێتە سەر کاویش تراجیدیای بەندەر عەباسە لە ئێران کە ڕووداوێکی زۆر دڵتەزیان ڕووداوێکی زۆر پڕ کارەسات بەڕاستی کارەساتێکی گەورە کە بە پێی خودی دەوڵەتە تا ئێستا 7 کەس گیانی لە دەستداوە لەم کارەساتە گەورەیە ئەوەش کە باسەکرێەوەوانە ممکنە عەدەدەکە زۆر لەوە زیاترە بەشێک لە کارگەرانی ئەوێ بۆ هەندێک لە میدیاکان وتویانە ژمارەکە خۆیدا لە 300 کەس کە تا ئێستا بوونەتە قوربانی و ئەمە لێکدانەوەی جۆر بە جۆری بۆ کرێ سەرەتا هەندێک لە ئەندامی مەجلیسی ئێرانوانەی لێدوانی ئاوایاندا کامە دەستی ئیسرائیلی لە پشتەوەیە و یاخود لە یەکەمی ڕۆژەکان ناود مەسالی تەخریبی بە دوور نازانین بەڵام پێویستمان بە لێکدانەوە بڵین وردبوونەوە هەیە لە ڕووداوەکە بەڵام سەرنجام نازانم ئەم لێکدانەوانیان بەچووە گەیشتووە دیارە بە جۆرە لە جۆرەکان خەریکن ئەم ڕووداوە بخەنە سەر ئیهمالی و فەرامۆشی خۆیان یاخودەوەی کە هەرەوەی کە چۆن لە کاتی خۆی لە بەیروتیش ڕوویدا ئەو تەقەمەنیە گەورەیە لە ناو مینایە دانرابوو و سەرنجام لە ڕووداوێکی دیاریکراوە تەقیەوە و ئێستاش کەس نەیزانی ئەواقیبی ئەو ڕووداوە یاخود وردەکاریەکانی چێ لە بەروی حیزبوڵڵا هەر نەیهێش تەواو لێکۆڵینەوەکان بە سەرنجام بگابزانین چێ بەرپرسە و بۆچی ئەو هەموو تەقەمەنی لەوێ بووە ئەمەش هەر لەوە چێ تەقەمەنی بڵین ڕۆکێتەکانی ئێران بوو بێکە لە چینەوە هاتووە وەلا مینا دانراوە لەو بەندەر لەو شوێنە بەندەری ڕەجایی لە بەندەر عەباس شاری بەندەر عەباس دانراوە سەرنجام بۆتە هۆکاری ئەو ڕووداوە نەخوازەوە بڵێ و کارەساتە و مێنەتەی کە بەسەر بەشێک و ژمارەیەکی زۆر لە کارگەرانی ئەو جێگایە هاتووە من دیارە هەندێک لایانی تری ئەم بابەتەش هەیە دواتر ئەچ بەسەردا بەڵام من پێم خۆشە بزانم ئەوەی کە تۆ ورتر تاقیبت کردبێ ئەم ڕووداوە چه زانیارێکی لەبارەوە بڵاو کراوەتەوە و دواتریش پێم بڵێ ئەگەر بکرێ هەڵسەنگاندنی خۆت لەسەرەوەی ئەم شتانەی کە ئەوترێ لەسەر ئەم ڕووداوە ڕاستی و ناڕاستیەکانی تا چ ئاستێکەوە بە تایبەت کە باز لە ڕووداوی تری هاوشێوەژەکرێ لە ئەسفەهان تەقینەوە بوو لە تاران گوایە پەلامارێک دراوە لەم ڕۆژانی ڕابردووە ئایمانە هۆکارەکانی ئیسرائیل و ئێرانەی شارێتەوە یاخودەوەیە کە هەر کەمکاری و شپرزەیی و بێبەرنامەیی و جۆرێک گرنگی نەدانە ئەساسەن بە ژیانی خەڵک کە بەم جۆرە ڕووداوانە لەگەڵ ئەم جۆرە ڕووداوانە بەرەو ڕۆبینەوە لە ئێرانە بەڵێ ئەم ڕووداوە کە دیارە هەر وەک تۆ باست کرد کارەساتێکی جگار گەورەیە ئەوەی تا ئێستا بینراوە و بیسراوە ئێشتا کوونێ بە نەزەرم هەمووی نییە و بێت چاوەڕوان بین لە ڕۆژەکانی داهاتوو و حتا ڕەنگە لە داهاتوێتی دوای یەکمانگتر دوومانگتر زیاتر بواری کارەساتەکە باری ئینسانی باری مادی و ماڵی باری لێکترازانی خودی ئەو بەندەرە و منتەقەی بەندەر عەباس زیاتر ببیستینەوە ڕۆژی شەمبەی ڕابردوو ڕوویدا ینی 5 ڕۆژ لەوە پێژەڵانی تە بەرەو 6 ڕۆژ ئەڕۆینکە ئەو ڕوویدا با من لە پێشاوە بڵێم هەر ئەو کات ئێمەش وەکو زۆر لایەنی چەپ و مەسئول وەکو حیزب کۆمونیست کارگەری حکمەتس لە ڕاگەیاندنی یەکەممەندە و دواتر 2 ڕۆژ دواتر لە بانگەوازێکیشا کە داومانە هاوخەمی خۆمان ئەوەڵەن لەگەڵ کۆمەڵانی خەڵکیێران چونکی بەڕاستی ئەمە سەدەمەیە کە بۆ هەموو خەڵکیێران بەتایبەت لەگەڵ بنەماڵەی هەموو ئەو ئینسانانەی کە تا ئێستا گیانیان لەدەستداوە نزیک بە 1500 کەسێک کە تبقی ئامارەکانی ئێستا بریندارن و بەشێکیان برینداری قورسن واتاگەر لە ژیانیشدا بمێنن ئیتر تازە کەسێ لاقی لەدەستداوە کەسێ دەستی لەدەستداوە کەسێ چاوی لەدەستداوە بەرحاڵ بەخۆشیەوە هەر ماون لە ژیانە بەڵام ئەو وەزێتە لەگەڵ ئەوان هەرە و هاوخەمیە ئەو هاو پشتیە ئەو هاو دەردیە
ئێلاممان کردووە پێویستە لەم بەرنامەیەش بەرحاڵ دووبارە ئەو هاوخەمی خۆمان و ئەو هاوپشتەی خۆمان دووپات بکەینەوە لەگەڵ ئەوانەی وە لەم کارە ساتەیە برینی ڕاستەوخۆ لە جەستەیان نیشتووە و هەموو ئەو کرێکارانەی لەو بەندەرە کاریانە کردووە کاڵان زۆرێک لە هاوکارەکانیان ڕفێقی نزیکیان ئیتر نەماون ئەوە لەو بابەتەوە ڕامانگەاندۆ و لێرەش تاکیدی بکەم و هەردوێشەوە کەش من لە میزگردێک بە زمانی فارسی بەشداریم بوو ئەم قسانەمان تاکید کرد ئەوەی دەلیلی کارەساتەکە چیە با من لە ئەوڵە ئەوە بڵێ ئایا دەستی ئیسرائیلی تێدایە دەستی جاسوسەکانی ئەوی تێدایە یانە دەستی بە قەولی خودی جمهوری ئیسلامی بەشێک تا ئێستا ئەسەن باسی ئیسرائیل ناکاڵە خراپکارانی نێوخۆیی تێدایە هەرچێکی تێدا بێ بەرپرسی یەکەم و جنایەتکاری ئەم جنایەتە کە کراوە لە بەندەری ڕەجایی بەندەر عەباس جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی و سەرانی جمهوری ئیسلامیشن نەکرد لەبەرەوەی ئێمە تەبلیغات دەکەین لە دژی جمهوری ئیسلامی باقەبەت ئەو دەوڵەتە ئەو حکوومەتە ئەو ئەڵان دەوڵەتێکی کۆنەپەرستە دژی کرێکارە دژی ئینسانە هەرچیەکە هەموو تقریبا هەموو دەوڵەتانی ئێستا لە دنیا لەسەرکارن دەوڵەتی کۆنەپەرستن و خۆ دەوڵەتی خەمخۆری کرێکار و خەڵکی زەحمەت چێژ نین بەڵام لانیکەم لە زۆرێک لە وڵاتانی دنیا نەگەر لە ئوروپا و ئەو وڵاتانەی کە ئستانداردەکانی بەڕێوەبردننی کۆمەلگا بەسەریانە داسەپاوە بێ برێک باشتر کۆمەلگا بەڕێوە برن بەڕاستی لە وڵاتانی دیکەی دەوروبەر هەر لە ئاسیا هەر لەو تورکیە کە ئەڵێن فاشیزمێکی وەکو ئەردوغان حاکمە یا لە وڵاتانی عەرەبی دەوروبەر لە وڵاتێکی بەشدەت دواکەوتوو کۆنەپەرست مەسەبی وەکو عەرەبستانی سعودی بەڵام ئەو دەرەجە لە بێمەسئولیەتی بێدەربەستی و بە فکری بەڕێوە نەبردنی کۆمەلگا حتا بە شێوەیەکی مقدارێک نۆرماڵ نابیرێ ئەو جۆرەی کە لە جمهوری ئیسلامیە ئەبینرێ بۆیە دەستی هەر کەسی تێدابێ بەرپرسی یەکەم جمهوری ئیسلامیە خامنەیە پزیشکیانە بەڕێوەبانانی جمهوری ئیسلامین کە لەو کۆمەلگایەدا کارەساتی ئاوا ڕووەدا و یەکەم جاریشیان نییە هەر لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە لە وەسەتی شاری تارانە عمارەیەکی گەورە لە چاوتروکانێکە کە دروست کرا بوو 30-40 تەبەقە بوو داڕما خوارێ و بە سەدان کرێکار و ئەوانێت ئاگریانە کوژاندنەوە تیاچوون لەوێنە هەر لەو منتەقەی جنوبی ئێران و نزیک بەندەر عەباس لە شاری ئەهواز بووم دووبارە ئیمارەتێکی گەورە نێوەکەی ماڵام بە درستی لەسەر یاد نییە ئەوی شەر لە چاوتروکانێکە داڕما و بە سەدان کەس لە بەین چوون هەر چەند ساڵەوە پێش هەتا یەکێ لە شوێنە کرێکاریەکان ئەسان قەتارێکە شتی ئاڵوگۆڕ پێ کرد هەر بە دەلیلی عاملێکی شیمیاییە هەرچێکە کیمیایە ئەو جۆرەی کە لێرە باسیەکرێ کولی ئەو قەتارە بوو بە خەڵۆز و هەر کەسێ تیاچوو لە بەین چوو ئەمە خۆی یەکودوو نییە ئەوانەی پێشووتر ئەوەی ئەو ئێمارە گەورەی دەنگت باش نایە هاوڕێ شەماڵ دەنگت ئەکۆیەکی زۆر گەورەی هەیە ئێستا باش بووە ئێستا باش بوو ئەمیز بڵێم خۆ ئەو ئەمارەی تاران یا ئەوەی ئەهواز دەلیلەکەی دەستێوەردانی وڵاتێکی جنایەتکاری وەکو خودی جمهوری ئیسلامی جنایەتکاری ئیسرائیل نییە هەموو ئەمانە نەتیجەی ناتەوانی بێبەرپرسیارەتی نامەسئولبوونی بەڕێوەبەرانی ئێستای کۆمەلگای ئێران و جمهوری ئیسلامی هەر ئەوە بۆ خۆی دەلالەتێکە هەتا ئەم ڕژیمە بەم سیستمە لەسەر کارە ئەم نائەمنیانە ئەم تیاچوونانە ئەم خەسارەتە گەورانە
هەر ڕوەدەن تازە تا ئەوجێی دەلیلەکان ئێستا باسەکرێ کەمتر شاهدەکان بەرەو ئەوەیە ئەم مەوردە مشخصە دەستی ئیسرائیلی تێدا بووێ من لێرە باوە بڵم تەردیدێکگرنەوە نییە دەوڵەتی ئیسرائیل ئەوەندە جنایەتکارە دەوڵەتی ئیسرائیل لە وەختی ئێمە ساڵ و نیوە کابینین غەزەی کێڵاوە لەگەڵ خاگێکسانی کردووە ئابم جۆرە ئەوەی پیاڵین پاکسازی قەومی و پاکتاوکردنی بەرەوە بردو خو معلومە ئەو سڵ ناکات لەوەی کە بۆ زەربە لێدان لە جمهوری ئیسلامی ئەگەر پێویست بێ قەیچێکە بە نظری خۆیان بە 1000 کەسیش دەبین بچێ منزورمە ئەوە نییە دەوڵەتی و زۆر جار دەوڵەتی ئیسرائیل و دەست و پەیوەندە جنایەتکارەکانی لە نێو کۆمەلگای ئێراندا کاری ترۆریستیان کردووە کاری وایان کردووە کە لە خەڵک کەوتو بەهانەشی داوە بەدەست جمهوری ئیسلامیەوە سەرکوتی زیاتری خەڵکە بەڵام شاهدەکان تا ئێستا کەمتر ئەوە نیشانەدا بەڵکە ئەوە نیشانەدا تۆ لە قسەکان تا ئیشارەیەکت کرد ئەم کارە ساتەی لە بەندەری ڕەجایی نیشانداوە دروست هاوشێوەی ئەوەی بەندەرەکەی بەیروتە کە بەدەست حزبڵاوە بوویتر لەژێر سەری حزبڵادا بوو کە ویش بەشێک بوو لە جمهوری ئیسلامی ئاینی هەر ئەوەیە ئێستا ئاخرین فاکتەکانی کە کەوتۆتە بەرچاو ئەویش ئەوەیە لەوێنەش ئەوەی بە فارسی پێڵەن مەحمولە یا باری گەورە هەرچێکی پێڵەن دقیقەن لەم مەوادی نێوەکەی نیتراتی ئامۆنیۆمە من دقیقاتی بەڵێن تەخەسوسی ئەوم نییە بڵێمەمە ئەمە بۆ موشک دروستکردنی استفادەی لێکەن بۆ دەم دەستگای نظامیەکەی سوپای پاسدارانی استفادەی لێکەن لەکەیەوە بووە یا تازەجی بووە باری وا گەورە ڕووی کردوتە ئەوێنە کە بەشدەت خەتەرناک بووە بەکاربەدەستانی ئەوێ حتا بەکاربەدەستانی دەوڵەتی ئەویان نەوتووە ئەمە چی تێدایە خودی کرێکارێک خۆ ڤیدۆکەی بڵاو بۆتەوە لە شەبەکای ئیجتماعی لە یوتیوب بڵاو بۆتەوە لەگەڵ وەزیری ڕێگاوبانە پیاڵن پێم وابێ کە ئیتفاقەن ژنێکە چووە قسەی لەگەڵەکە اتفاقەن بە زمانێکی نیوە کوردی نیوە فارسی قساکەەوە بدام خەڵکی منتەقی کرباشان و ئەوەیە ئەڵێ ڕوو بە وەزیرەکانە ئەڵێ بابە ئەم بارە کە هێنابوویتان و ئەوە بچێتە نازام قسمەتێک بە نێوی دپۆ و گومرێک بکرێ و ئاگاداری لێ بکرێت خۆ بە ئێمەیان نەوتووە کە ئەوە مادەی ئینفجاری تێدایە مادەی ئەوەی تێدایە کە قابلی ئەوەیە پتەقێتەوە و ئاگەر بگرێ و ئەم کارەساتە ئەڵە من پێم وا بۆ مادی خۆراکیە یا چیپسی ئەڵاگەر ئێم من یەکێ وەک منی نەوعی عینی وە قسەکێتی بمزانایە بمانزانایە ئەمە ئەم بارەشتی وای تەدایە جۆرەتر معاملەمانەکە جۆرەترمان ئاگار لێ بوو نەمانە بەریەم کارەساتانمان ئەگەر زاهرەن ئەو بەگلەی و بناش لەگەڵ خودی وەزیرەکە باسێکە ئەلئان هەموو حەدسەکەوەیە بەڵێ بارێکی وەها گەورە هەر وەکوەوەی بەیروت ئەم نیتراتی ئامۆنیۆمە بووە لەوێنە تەقیوەتەوە و ئەم کارەساتەی لەکەوتوتەوە سەیرەکە ئەوەیە وەختی ئەم بارە بۆ یاباری تر بووە ئتفاقەن بەرپرسی ئەم بەشی گومرکات لەوێنە ویستویەتی حولی داوە بەپێی قانون و موازنی کۆنەپەرستانی خۆی جمهوری وتێت بێمە گومرک کرێ نابێت کۆنتترۆل بکرێ بەڵام چونکی دەبواە بشارێتەوە ئەوە چی تێدایە وە سەر بە سوپای پاسدارانە وە دروستکردنی موشەکە هەمووانە کوڕی معاوینی پزیشکیان کەڕای جمهورە بەنێوی ئەڵان نێوەکەی نازان بۆ لەسەر عارف جێگری یەکەمی پزیشکیانە کوڕی ئەو چونکی ئەڵان ئاوای لێ هاتووە جمهوری ئیسلامی بە قەولی لاتینیەکەی وەها ئۆلیگار شای خانەوادەجین کوڕی شەمخانی کوڕی عارف کوڕی نادەم قالیباف کوڕی خودی خامنەیی هەمووان بۆ خۆیان سەرمافیای اقتصادین هەموو سەرڕشتەی اقتصاد بەدەستی کوڕی ئەمیان و کچی ئەویان و نازانم دەست و پەیوەندەکانی خۆیانە
کوڕی عارف تەلەفۆنی کردووە دەخاڵەتی کردوتوانە حەقتان نییە حەقتان نییە بەری بگرن حەقتان نییە گومرێکی بکەن حەقتان نییە کۆنتترۆلی بکەن ئەمە هەر ڕۆژی ئەوەڵ بەرپرسێکی خودی ئەو بەندەری ڕزایی ئەمەی باس کرد بەڵام لە حد دوای ئەوە فەورەن لە سۆسیال مدیا و هەموو پاکیان کردەوە بێدەنگیان کردووە ئەو کەسەش کە و کاری کردووە بێدەنگی یا لێ کردووە لەوانەیە بازدەش کرا ئێمە خەبەرمان نیە دەن نەتیجە ئەگەر گەڕێنەوە بۆ سەر کارەساتەکە بڵێ موادی منفجرەی ئاوا بووە لەم عادەدا و ئەبعادی کارەساتەکە زۆر گەورەترە لەوەی نیشانیەدەن کوژرا و زۆر زیاترە ئەڵان مەسەلەن بەڵەوە قسەی تا دوێنێ بوو بە ئامارێکی ڕسمی خودی جمهوری ئیسلامی و مێدیای دەوروبەریشیان وتوانە 70 کەس کوژرا و 22 جەنازە ناناسرێنەوە ئەوە ئەسن حەسەبیان نەکردووە 22 کەسیش خەبەر لیان نییە ینی 22 ئینسانیش کەم و 95% چونکی بەندەر بووە کاریان کردووە بەشی زۆری ئەم جان بەخ کردووانە کرێکارن کە لەوێنە کاریان کردووە دەنەچەمە وتم لە نزیک بە 1500 کەس بریندار و سەدەمە دیدە لەو ئاستەدا کەس چاوی لە دەستداوە کەس دەستی لە دەستداوە کەس دا ئەمە عادی کارەساتەکە زۆرتر وێ دەچێ هەرم بێمەسئولیەتی و بێقانون و مقەڕاتی خودی حتا ئەو بەندەرە ئەوەی خودی ئەو بەندەرەی کە لە ئەڵەن گەورەترین بەندەری واردات و سادراتی جمهوری ئیسلامیە لە مەوادی خواردەمانیەوە ڕووی تێکە تا ئەوە مەوادی منفجرە و بۆ موشەکەکانیان و بۆ بۆمبەکانیان و بۆ تەجهیزاتە نظامیەکەی سوپای پاسارن ئەوونە نامەسئولن ئەم ئیمکاناتەی کاتوانێ ئاوا کارەسات بنوێتەوە لە پەنای شارێک لە نێو بەندەرێک کە زۆرترین کەلوپەلێکە جێگای احتیاج و نیازی کۆمەڵانی خەڵکە لەوێنە هاتچێ پێکراوە ئەبینی کارەساتەکە ئەوە گەورەیە و چونکی ئەم بەندەرش بەندەرێکی وها گەورە بووە بە جۆرێک وەسڵ بووە بە هەموو شارەکانی ئێرانەوە لە هەموو شارەکانی ئێرانەوە بە کامیۆن و بە ترێلی و بە سەیارە و کارگەر لەوێ کاری کردووە ئەبینی لەو لاشۆ کاردانەوەیەکی دیکە لە پنای ئەو کارساتەوەیە هاوپشتیەکی ێزگار گەورە حمایەتێکی ێزگار ئەو خاڵم پێ باشە کەمێک زۆرتر لەسەری بدوێ بەڵام ئەو پشتیوانێکی زۆر بەرجەستە و بە تایبەتی من هینەکەم بینی فلیمێکم بینی و کەسێک کە خۆی فلیمەکەی گرت و هاوارێ کرد ئافرم درود بە شەرەفتان کامیۆندارانی مەریوان و ئەوانە خۆی لە تاو گریان هینەکەی پێ تەواو نەکراوەنە هەیەجان بۆنە بە شور و شۆقەوە ئەو هینەیە کرد کە ئەم هەموو ڕیزە کامیۆنە هاتبوون لە مەریوانەوە هاپشتیان نیشانەدا و هینیانە کرد بەڕاستیەوە ئەو هەڵوێستەیە کە خەڵکی کاگەر و زەحمەتکێش لەگەڵێکا هەیەی بەڵام لە بەرامبەر ئەوەیە بەڕاستی هەڵوێستێکی تری هەندێک لە ناسیۆنالیستەکان هەیە کە ئینسان ناتوانێت ینی زۆرە بۆیان پێیان بڵێن فاشیستوەمانەمانە جوجەڵە فاشستن هێشتا هیچیان بەدەستەوە نییە و ئەوانە و نازام هەر ئەمەی کە زمانیان هەیە لە سوۆسیال میدیا نووسن و ئەوانە ماهێتی خۆیان نیشانە دەنەمانە گەشتێکیان بکەوێتە دەست و چێکیان بکەوێتە دەستوانە بەیانی دوو بەیانی خۆ تاوانە خۆڵقێن وانە لە ناو جەرگەی ئەمەیە ئەم کارەساتە گەورەیە لەسەر ئەم خەڵکە ڕووی داوە کە هەمووی خەڵکی کارگەر و زەحمەتکێشە بەشێکی زۆری قوربەسەری لەو بەندەر عەباسەکە هەر ئێستا ممکنە گەرمال 45 بێ دانیشتن خەریکی کارکردن و ئەمانە بە شادیەوە باسێکەندەی با فارسەکانیش بیخۆن و هین بێ بیریەوە ئاگرەی هێنامەوە کە چەند ساڵەمە بەر لە تووشیا کەوتەوە دووبارە هەمان ئەم جوجەڵە فاشستانە لەسەر سۆشیال میدیاوانە خۆشحاڵیان نیشان دەکە ئاگر کەوتۆتەوە و دنیاهین بووە سوتاوە ئەمە تووشیا زەرەرەکەوە بابەتانە لەو لایتری شەوە تەنانەت ئەوە جێگای زۆر ئەمان کە دیارە جێگای شۆکە ئینسان شۆکە بێت کە خەڵکانی سیاسیە بینێ خۆیان بە جۆرێک بە چەپیش لەوانەیە ناوزەتکەن و ئەوانە بەڵام
ناسیۆنالیزمەکەیان ئەمەە ڕەگ و ڕیشەیەکی فاشستانەی هێوە کە ناتوانن دڵخۆشی خۆیان بەم کارەساتە گەورەیە بشارنەوە و خەریکن شای و ئاهەنگە جێڕن بۆ ئەمە چەندێک جێگەی شووەکە ئەوەی تر ئەوەی کە سەڵتەنە تەڵەبەکان و بەشێک لەلایەنگرانی شاپی خۆشحاڵن ئەوەیان بەڕاستی جێگەی سەرسوڕمانێکی زۆر گەورەتر ینی تۆ خۆ بەتەمای چارەنووسی وڵاتێ بکەوێتە دەست ئەڵێ نەمایان ناسیۆنالیستێکەوە ئاوای تر خەیاڵەکەی وایە ڕۆژە لە ڕۆژان فیدرالێتێکی هەبێ وەکەوەی کە لە هەولێرا هەیە و گوایە ئەمە خێر و خۆشیەنەوە بۆ خەڵکۆوانە بەمە دڵی خۆشە گوایە لە ئێران جیابێتەوە تۆچی تۆ خۆتۆ بەتەمای ئەم کۆمەلگای بەدەستەوە بگری چۆن چۆنیەوە لە کارەساتێکی لەم بابەتەیە لە بری ئەوەی کە هەر بێدەنگبی لانیکەم هەر بێدەنگبی بیشاریتەوە گە لە دڵی شاپێت خۆشەوە ئەوانە و حەزەکەی خەڵک ئاوا بێ بە قەرە بروت و پسووتێ و لە ئاگرا هەڵپەڕێ و ئەوانە لانیکەم بە ئاشکرانێ ڵی توانە ئەوە جگە لەوەی کە خەڵکێکی مەسئول پێویستە دڵنەوایی قوربانیان بکە بەشداری خەمیان بێتەوە ئەوانە بەڵام لانی کەم بێدەنگ بەیانی چی شایی و لۆغان جێڕان بۆ ئینێشی لەم بابەتە بەڕاستی ئەم ڕەوتە سیاسیانە ڕازڕەوانەی ئێران هەر لە ئێستاوە دیارەڵێ تاریکی مانگ سەر لە ئێوارە دیارە هەر لە ئێستاوە دیارەمانە چ جانەوەریەکن ئەمانە چێ کارەساتێکن بۆ ئایندەی ئێران و ئەمانە جمهوری ئیسلامی ئێرانە بێ بڕوخێ بەڵام لە واقع ئەوەی کە لە دوای ئەمەوە دێگەر ئەمانە نوێنەری ئەو تەیارانە بن کە چەشی شام بکەوێتە دەست و تەپۆڵکەی شام بکەوێتە دەست و ئەوانە بەڕاستی ڕۆژگاری خەڵکی ئێران زۆر زۆر ڕەشتر لە ئێستا ئەبێ لە سایی ئەم جۆرە پاشستانەیە کە لە سەختترین ڕۆژەکانی ژیانی کۆمەلگایەکە ئەوانە بە ئازار و ئەشکەنجەکانی دڵخۆشە بن کە دیارە ئەم دوو هەڵوێستە ئەمە هەڵوێستی خەڵکێکە کە لەسەر جادەیە خەڵکێکی زۆر سادەیە خەڵکێکە کە زۆر لەوانەیە سیاست شارەزانە بێ زۆر نەزانێ تەحلیلی سیاسی بکە ئەوانە و لایەنگری جمهوری ئیسلامیش نییە حتمما ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیە بەڵام هەڵوێستە ئینسانەکەی معلومە خەڵکانیشی زەحمەکێشن بەشدار و هاوبەشی خەمی هاوچینەکانی خوانن بەڵام لە بەرامبەریشانە ئەم جۆرە دەنگە ئەبیستین لە ئێرانە کە بەڕاستی ناوازەیە و بەڕاستی مای ئەسەفە کە کۆمەلگای ئێران جومجۆڵ و جوڵانەوە و نەریتی ئاوایتیا یاخود نەریت نا بەڵام نەزعی ئاوایتیا دروست بوو یاخود ڕەوتی ئاوایتیا پێک هاتووە قسەکەی تۆ زۆر ڕاستە بەرحاڵ ئیشارەیەکی باشت بە لەعینە حاڵە هەڵوێستی جەریاناتی ڕاستڕە و ناسیۆنالیستی ئێرانی ناسیۆنالیستی کورد فدرالیستەکان لەم بابەتەوە کردت من پێما بێ بارە سەر چەند خاڵێک زیاتر فۆکۆس بکەین و تەوزیح بدەین یەکیان ئەمانە هەرە و جەریانەتە ئەم جەریانەتە ڕاستڕەوەی کە تۆ ئەڵان ئیشارەت پێکردن و شایە و خۆشی دەرەبڕن کە ڕووداوێکی ئاوا ڕووی داوە و پێیان وایە لەو تەریقەوە ڕەنگە ئەم ڕەوتی مزاکرەی ئەمریکا و جمهوری ئیسلامی تێک بچێ و مهمتر پیان ئەوانن زیاترە و تەبلیغاکەن دەستی ئیسرائیلی تێداوەمە ئیسرائیل کردوێتی یعنی ئەمە هەرە و جەریانە بە نێوی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێران بەشی زۆری ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێران ناڵم هەمویان بەرحاڵ لە ڕاستیانە ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەب و مەشروعیەت تەڵەب و بەشێک لە کۆماری خواز و لە عین حاڵە ناسیۆنالیستەکانی یا بەشێک لە ناسیۆنالیستەکانی کورد و فدرالیستەکان و ئەوان هەموو ئەمانە دڵیان بەم نەوە کارەساتە خۆشە پێیان وایە بەم جۆرە جمهوری ئیسلامی لاوازە بێ و جێگای زیاتر لەقە بێ و ئەگۆڕدرێ و ئەوانەگەن بە تەختی دەسەڵات ئەمە یعنی ئەمانە پرۆ ئیسرائیلین پرۆ ئەمریکایین و لەو سەرەوە ئەوانیش زۆرتر بەبێەوەی شاهدە گەورەکان یا فاکتە جدیەکان وزیوەڵان ئیسرائیل کردوێتی من اتفاقاً بە ئەو چەند خاڵی ئەڵم فۆکوسیکان هەرم قەزێ ئایا ئیسرائیل دەستی هەیە یان نێ بەلێکدانەوەی من و ئێمە کاڵان لێرە تا ئێستا فاکتەکان ئەوە نیشان نادا بەڵام ناکرێتەوە هاوتیژڕەتی کرد و من هەر لێرەوە
ناکرێ بە تەواوەتی ڕەتیکە چونکی ئیسرائیل ئەکرێ عاملی خراپکاری هەر لەو بەندەرە بوو بێ ئەکرێ کەسی خراپکاری یا جاسووسی هەرچێکی بێ دەقەن چونکی هاوکات بوو شەمەی ڕابردوو لەگەڵ دەوری وابزانم دووەمی مفاوەزاتی بینی هەیئەتی جمهوری ئیسلامی و هەیەتی ئەمریکا لە عەمان دروست ئەو هاوکاتیە بوو یعنی مەزومەیە تەواو ڕەت ناکرێتەوە کە ئیسرائیل دەستی تیا هەیە یا تیانە ئەوتم شاهدەکان تا ئێستا ئەوەیە کە نا کارەساتەکە لە نەتیجەی ئەو قسانەی وە دەوری پێشوو کردم ئەو ڕووداوە تاڵە پێکاتوێت کە باسمان کرد با منەوە دووپات نەکەمەوە بەڵام ئەگەر دەوڵەتی ئیسرائیلیش ئەو کارەی کردووە جارێکی دیکە ئەو دەرسەیە بێ لێوەرگیرێ بۆ چینی کرێکار بەرەی حەقخواز بەرەی عەداڵەت خواز بەرەی ئازادی خوازی ئەو کۆمەلگای ئێران کە ئێوێ ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بێ ئەگەر جمهوری ئیسلامی ڕۆیی تر کۆست و کارەسات بەسەرمانەوە نەمێنێ کۆمەلگایەکی ئازاد بێ ئازادی خوازی تیا بێ ڕەفات تیا بێ سەعادەت تیا بێ ئەمنیەت تیا بێ خۆشی تیا بێ دۆستایەتی و برایەتی و دەست لە ناودەستیەکی کۆمەڵانی خەڵک لەم شار بۆ ئەو شار لەم محافزە بۆ ئەو محافزەکەی تێدا بێ ئەبێ بزانین دەوڵەتی کۆنەپەرستی ئیسرائیل کە بەرەی ڕاستی ئێران تەبلیغی بۆکەن ئەتوانێت جنایەتی وا بخۆڵقێنێ لەوە کارەسات بارتر بەشێک بەنێوی ئۆپۆسیۆن و ئۆپۆسیۆنی سیاسی دەقیقەن ئەم نەوع پرۆژانەیانەوێ ئەم نەوع پلاتفۆرمانیانەوێ کە بەرحاڵ ئەوجی نائینسانی بوونە بەڵێ هەرم ڕۆژانە لە سوسیال مدیا لە قسە و باسی خۆیانە دڵخۆشیان دەربڕیوە بەم کارەساتە یەک پیان وایە جمهوری ئیسلامی پێ زەعیفە بێ مەسەڵەن هەر ئەمڕۆکە ئیعلام کرا تاوێلەوە پێش دەوری سێوەمی مفاوەزاتی بینی هەیئەتی جمهوری ئیسلامی و هەیەتی ئەمریکا قەرابوو ئەم شەمبەیە دووبارە لە ڕۆم بەرگوزار کە ئەڵان ئەوە تێک دواکەوت بۆ دواکەوتنێکی نادیار بەڕاستی ئەمە احتمالی هەیە ئەمە ڕەبتێکی بەم قەزیە بێ وەزیری بەرگری ئەمریکاش هەڕەشەی کردووە نازانم ئەمەش هەڕەشەی کردووە ئەنی منزومێ خۆ بەشێک ئەو بەرەی ڕاستی کۆنەپەرست ڕەنگە لە چوارچەوەی ئامانجەکانی ئەوانە بێت ئەوان پیان خۆشە مفاوەزاتە نەبێ ئەوان پیان خۆشە شەڕ بەسەر کۆمەلگای ئێران دەست بنێ دەی ئەم کارەساتەی کە لە بەندەری ڕەجایی ڕوویداوە گۆژەیەکە لە شەڕ جاوەرە دەیان بەندەری دیکە هەیە دەیان شوێنی اقتصادی دیکە هەیە کە جمهوری ئیسلامی شوێنی اقتصادی و نظامیەکانی تێکەڵ کردوون ئەخر ئەم بێ مێشکانەی ئۆپۆسیۆنی ڕاست نازانن 46 ساڵە دەسەڵاتێک لە سەرکارە لەوان کۆنەپەرسترە لەوان بێدەربەسترە بەرابەر بە خەڵکی ئێران خۆ شوێنە اقتصادیە گەورەکان شوێنە نەوتیە گەورەکان تێکەڵ بە شوێنە نظامیەکان بوون ئەینەن ئەم بەندەری ڕەجاییە ئەم بەندەری ڕەجایی وەک باسەکەن لە بن دەستی پاسدارە ئەسەن پاسدار بەش هاوڕە شەماڵ خۆ زۆر وتراوە زیاتر لە 65% اقتصادی ئێران بەدەست سوپای پاسدارانەوە و بەدەست سوپای پاسداران و بیتی خامنەییەوە 30% ماوە بەدەستی اقتصادی چکۆلە و ئەسەن دەوڵەتەکەشی هیچکارەیە و ئەم سوپای پاسدارانەی شەڕخواست لە منتەقەکە کال بەم یەک ساڵی نەبێ تا ساڵ و نێوێرەوە پێش پیان سوپای پاسداران و قاسم سولایمانی پیان وا و حاکمی خاوەرمیانن و بە دەرەجەی خێربوویان لێ هات لە عێراق دیبوومان لە لوبنان دیبوومان لە یەمەن دیبوومان بەرحاڵ سووریان بەدەستەوە بوو هەموو سووریان بەدەستەوە بوو دەنەچە ئەمان خۆیان هەمیشە دایم لە حاڵی شەڕا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئەوا بینری ئەینەن بەشێک بۆ پاراستنی بنکە و بارەگان نظامیەکانی خۆیان تێکەڵ بە زۆر شوێنی ئابووری و حتا ئیداری و حتا پەروەردە و ئاموسی و کۆمەلگایە کردووە دەنەچە کۆنەپەرستانی ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران کە دڵیان بەوە خۆشە ئیسرائیل بێ لە شوێنە ئەتۆمیەکانی ئێراندا
خۆیانەڵەن شوێنە ئەتۆمیەکانی ئێران وەها بڵاو بۆتەوە لە سەراسەری ئێرانەوە وەها لە نزیک شارە گەورەکانەوە ئەوانە خۆیان زانیویانە بۆ دفاع لە خۆیان هەرم ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی وشیارانە هاتووە ئەم کارەی کردووە بۆی عاقبەت بە قەولی خۆی مانعێک دروستکە لە بەرابەر حتا هێرشە نظامیەکانی ئامریکا و ئیسرائیلوانە دەنەچ منزورمەوەیە فەرزکە بەندەرێکی دیکە عاقبەت شوێنی دەم و دەستگای سوپای پاسدارانی لێیە لە بەندەرەکانی لە بەندەر بوو شێری لە چودانم لە قشمی لە زۆر جگای دیکە هەر بۆم بکەوێ چۆن لە بەندەری ڕەجایی زیاتر لە 95% کرێکارن تیاچوون لەو شوێنانەی دیکەش کرێکارن تیاچن غیرەزەوەی زۆرێک خەسارەتی ئابووری اقتصادی پەیابێ ڕاستەوخۆ ئەسەرە کاتە سەر سفرەی ژیانی کرێکار و کۆمەڵانی خەڵک ئەڵان هەرم بەڵایی بەسەر بەندەری ڕەجایی هاتووە خوارەوە نییە نیتراتی ئامونیۆم تەقیوەتەوە و بەشی نظامی تەقیوەتەوە کۆڵێک ئیمکاناتی اقتصادی و کەلوپەلی ژیان لەوێنە تێکچووە و ئەو بەندەرە چەکە لەو بەندەرانی کە ئێران بە دنیاوە ئەبەستی ینی بە جۆرێ ئەوەم بیست لە هەندێک جێگا ئەوانە ئەڵێن پێشتر ئێستا کە گەمارە ئابووری دانراوناڵن نەوت بفرۆشەیە ئەگەر ئەم بەندەرانە بتەقێنەوە بەیانەگەر بهێڵە نەوتیش بفرۆشن ناتوانن بیفرۆشن لەکوێوە ئینێنە دەرەوە ینی بەشی هەرە زۆری نەوت و کەلوپەلەکانی ئێران نسبەتێکی زۆر بەرز بوو کە لەم بەندەرانەوە لە بەندەر عەباسەوەی تر بۆ دنیا نێرە یاخود وەرەگیرێ بۆیە ئەم ڕووداوە تاڵە ئەم تاڵی و کارەساتە بەوجود هاتووە جێگای خۆیەتی لە هەر ڕووداوێکی تاڵیش دەرسی لێوەربگیرێ ئەوەڵین دەرس ئەو قسەیە کە ئێمە بەرەی ئازادی خوازی ئەو کۆمەلگا واقعەن ئینسافەن بەشی زۆری ڕابەران و پێشڕەوانی کرێکاری هەر لە داخەڵ بە نووسینەکانیان بە قسەکانیان بە ڕاگەیاندنەکانی هەر ئەمساری سندیکای واحد و سندیکا و بەعزە تەشەکولە کە لەوێ نەداویانە لە هەموو ساڵانی ڕابردوو دژ بە شەڕ دژ بە فشای شەڕ دژ بە شەڕفرۆشی دژ بە دەخاڵەتی ئەمساری ئەمریکا و ئیسرائیل بووە چونکی کارەساتی وەکەم بەندەری ڕەجایی لێکەوێتەوە دێوە ئەوەڵین دەرسە بۆ بەشی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی ئێران پس ئەو تەبلیغاتە ئەو پروپاگەندەی خودی ئەمریکا و ئیسرائیل و دەست و پەیوەندەکانی ڕاستیان لە ئۆپۆسیۆنەیکەن کە دەبێت ئەوان گورزی نظامی بوەشێن و ئەوان دەخاڵەتی نظامی بکەن و حتا ئەوان بێن بەڵکو ڕژیمەکەمان بۆ لەسەر کار لابن ئەگەر شەڕ بفرۆشێ بۆ کۆمەلگایە دەیان بەندەری ڕەجایی دروستە بێ دەیانی چی سەدان کارەساتی ئاوا دروستە بێ بۆیە ئێمە لە دژی دەخاڵەتی چ بە تەحریمە اقتصادیەکان چ بە هەڵبژاردەی نظامیەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە هەین دەرسی دووەم بۆ کۆمەڵانی خەڵک بۆ کۆمەڵانی بەرینی خەڵک ئەویش ئەوەیە بەشێک هێزی سیاسی هەن ئۆپۆزیسیۆنن نێوی ئۆپۆسیۆنیان لەسەر خۆیان داناوە ناسیۆنالیستی ئێرانین ناسیۆنالیستی کوردن بەرحاڵ ئەوان بۆیە جمهوری ئیسلامیان ناوێت چونکی جمهوری ئیسلامی ئەوانی شەریک نەکردووە لە سفرەی دەسەڵاتە ئەگەر لە جمهوری ئیسلامی ڕەندەترن لە جمهوری ئیسلامیان ئەندازەی جمهوری ئیسلامی ڕەندەن لانی کەم ئەوە هەر سەڵتەنە تەڵەب و مەشروتە تەڵەبەکەی خۆیان ئەڵەن 2500 ساڵ لە وڵاتە حکوومەتمان کردووە دەورەی شاکەیانمان دیوە چ کارەساتێکی ئابووری و سیاسی و کۆت و زنجیر بەسەر و کۆمەلگایەدا زاڵ بووە دەرسی دووەم ئەویژەوەیە ئەبێ کۆمەڵانی خەڵکە و دەرسی لێوە بگین ئەو بەشە لە ئۆپۆزیسیۆنی سیاسی ڕاست کە بەرحاڵ جارەتە تەکرار یەکەم و بەنێوی سەڵتەنە تەڵەب و مەشروع تەڵەب و ناسیۆنالیستی کورد و فدرالیست و ئەوانە لە بەرەی دۆستانی کۆمەڵانی خەڵکی ئێران نین بەرەی دوژمنانن بەرەی تێکدانی کۆمەلگان بەرەی ئەوەن چکۆلەترین ئیحساسی مەسئولیەتیان بۆ ژیان و بژیوی کۆمەلگا و خەڵک نییە هەر دوێنەکە کۆنفرانسی نازانم ئێتحادی ملی لە یەکە لە شارەکانی ئەمریکا بدانم هەر واشنگتۆنە بەرپاکرا و جەنابێ ڕەزا پەهلەویشیان دەعوت کردووە و پلانی سێفازیان مەترع کردو باسی ئاوەدان بوونەوەی ئێرانەکەن
لە عینی حاڵە ئاباسی ئاوەدان بوونەوەی اقتصادیەکەن گویا لەستا و پلتفۆرمی اقتصادی داڕێژن هەمزەمانیش خۆشیان کردووە بۆ تێکچوونی بەندەری ڕەجایی ئێمە معلومە درۆ لەگەڵ کۆمەلگایەکەن معلومە فریوکاری لەگەڵ کۆمەلگایەکەن معلومە چاواشەکاریەکەن دەنەچە من دوێنێ لە وتارێکی لە مێزگردێکی دیکە وتم کۆمەڵانی خەڵک گەبێ بزانین جانەوەرانێکن جانەوەری سیاسین بە نێوی ڕێکخراوی سیاسیشیان دروست کردووە لە بەرەی ڕاستی ئێرانن هەر وەکو خامنەی جانەوەر هەر وەکو پزیشکیانن هەر وەکو سەرانی سوپای پاسداران ئەگەر بەدەسەڵات گەن فەرقەکانەوەی ئەوان لە دەسەڵاتان ئەمان لە دەسەڵاتانین بەدەسەڵات گەن هەرە دەور و دووکانە زیندووەکەنەوە هەرە و چەوساندنەوە هەرە و بێپەرسیارەتی هەر ئەوەی نائەمنی بۆ کۆمەڵانی خەڵک اتفاقەنیانەوێ هەر گۆشەیە لە کۆمەلگای ئێران دارودەستەیەکی سەر بەوانی تیا بەوجود بێ ساڵهای ساڵ وەکو سووریەی لە 12 ساڵی ڕابردوو وەک ئێستای لیبی مەگەرەڵان دەسەڵاتی یەکتیەک دەستەیە مەگەر لەوێنە خانخانی نییە شەڕی تەوایفی نییە مەگەر خودی عێراق تا ئێستا توانیوێتی بە باشی سەقامگیر بێ تازە هێشتا کوونێ بڕێک وەزی لە لیبی و سووریەکە باشترە یان ئەگەر دەسەڵاتێکی یەکدەستی ڕەشی وەکو تاڵەبان زیندوو بێتەوە بەسەر ئەفغانستانە خۆزاهرانە الان شەڕی نێوخۆیی لە ئەفغانستان کەمی کردووە بەڵام شەڕێکی نێوخۆیی پانتایی کولی ئەفغانستان بە دژی کۆمەڵانی خەڵکی فەقیر و بەتایبەت بە دژی ژنان ڕوویداوە ئێتە شەڕی ئەم گەرەک و ئەو گەرەک و ئەم مەحەلە و ئەم شار و ئەو شار نییە شارێکی بە تەواوەتی ئەوەیە ئەوەش ئەو دەرسەیە ئەم بەشە لە ئۆپۆسیۆن کە دەیان جار و سەدان جار وتومانە و لەم تەجروبەدا وەختی خۆشیەکەن بۆ ئەوەی کە گوایە زەربە وەشێنراوە لە بەندەرێک ئەوانەیانەوێ نێوی جمهوری ئیسلامی لەسەردا بنێن بەڵام بەندەرێک بە جامعی ئێران و بە کۆمەلگای ئێران مربوطە و کانگایەک بۆ ئەوەی لێەوە بەشێک بژیوی کۆمەڵانی خەڵک دابەزرێ ئەلان تێکچوە بە سەدان ئینسانیش لە بین چوون و بە هەزارانیش بریندار بوون مەسەڵەن تۆ نمونەی باسی کامیۆندارانی مەریوانت کرد بەشێک ئەو کامیۆندارانە لە قسەی تریانە ئەواڵن بابامانە هاتوچێ و بەندەریان کردووە هەموو ئەو کامیۆنانەی کە ڕەدیفیان کردو بەرەو مەرزی وابزانم مەرزەکەی عێراق و بەرەو مەرزی باشماق وەکو ئاکسیۆنی ئاعترازی ڕۆشتون و دواتر بەشێکەوانە بە بارکردنی کەل و پەل و ئیمکانات و بەرەو بەندەر عەباس ڕێکەوتون کۆمەک بنێرن خۆیان ئەڵەن ساڵهای ساڵ هاتوچێ ئەوێمان کردووە لەوانە بوو لێ بووینە فەرقی چێوانی ڕفێقیان لە بین چووە ئیترەوان کاریان بەوە نیە چێ کورد زمانە و چێ فارس زمانە و چێ عەرەب زمانە لە منتەقەی بەندەر عەباس هاوچین بوون هاوکار بوون هاوسەرنوێژت بوون غەمخۆری یەکتری بوون کاریان لەگەڵ یەکتریان کردووە دۆستایەتیان لەگەڵ یەک کردووە و تەنیا هەر ئەوە نمونەیەکی بەرجەستەیە کامیۆندارانی مەریوان لە بەشی زۆری شارەکانی ئێران بابینەران و بیسەرانمان بزانن ئەوەی پێڵن مەراسمی پرسەش نا سوگواری بە فارسیەکەی ماتەمینی لە بەشی زۆری مەراسمی ماتەمینی بۆ ئەم کوژراوانە بۆ ئەم بریندارانە بەرپاکراوە شەمعیان ڕۆشن کردووە یادیان لێ کردوون هاو پشتی ئەلام کراوە لە تارانەوە بگرە تا بەشێکی زۆری شارەکانی ئێران ئەوەی کردووە من اتفاقاً لە قسەیەکی دیکە وتم لەم ڕووداوەی بەندەری ڕەجاییە تۆ لە ئاستی ماکرۆدا دوو تەسویرە بینی تەسویری ئەو دوو کەڵەڕەشانەی چۆتە ئاسمان و غەم و پەژارە بەسەر ئێمەی کۆمەڵانی خەڵکە داسەپێنێ و ڕاستەکانی ئێرانیش خۆشی پێکەن و بنیامین نەتانیاهوش حتمما پێی خۆشە بێ و با ڕوویان ڕەش بێ هەروەکو ئەو دووکەڵە ڕەشانەی چۆتە ئاسمان و غەم و پەژاری داسەپانەوە بەسەر کۆمەلگای ئێرانە بەڵام لە لایەکی دیکەوە بەرحاڵ مەدی ئینسانیەت زیندووبوونی ئینسانیەت غەمخۆربوون هاوپشت بوون هاوسەرنوێشت بوون حمایەتکردن کۆمەککردن لە ئاستێکی بەرین لە لایەنی جۆرا و جۆری کۆمەلگا
لە خۆیان نیشانداوە لە مامۆستایانەوە لە کرێکارانەوە لە حتا وەرزشەوانانی برێک بە پرەنسیپ و بە شخصیەتەوە لە هونەرمەندانەوە لە موزیسیەنەوە ئەتا شارێکمان هەیە بنێوی بوشەر لە ئێران هەفتەی پێشوو فستیواڵی کیان بوو پیانەوە فستیواڵی کۆڵان لە کۆڵانەکانی شارە موزیک لێ بدەن موزیکی محلی خۆیان جمهوری ئیسلامی بەری گرتنەوانیش لە داخا کردیان بە موزیکی ساحەی گەورەی شارەکە منەت ئەیتر نیان بردە کۆڵان هەر لەم ڕووداوە کە ڕوویداوە هەر ئەو فستیواڵیان جارەتر زیندوو کردوتەوە بە ماتەمینی ئەمجار بە ئاهەنگ و ئاهەنگیان لێداوەتەوە شەمعیان ڕۆشن کردوتەوە غەم و پەژارەیان دەربڕیوە باری مەسەبیشان بەسەریا زاڵ نەکردووە منزورمەیە بڵێم لە عینە حاڵە بەڵێ ڕەنگەیتر لە ئیدامەیە ئەگەر پێویست بڵین قسەی لێ بکەین ئەویژەوەیە ئەم تەسویرەی کە بەرەی ئینسانیەتی کۆمەڵگای ئێران اتفاقاً حرەکەی کردووە کاردانەوەی لە خۆی نیشانداوە دروست لە هەموو جێش قامکیان بەرەوە بردووە کە جمهوری ئیسلامی بەرپرسە جمهوری ئیسلامی مەسئولی ئەم جنایەتەیە دەست خۆش بە ڕەحمان گزارشتێک و یاخود لێکدانەوەیکی زۆر دروست و سەرتاپایی بوو زۆر زۆر باش باسەکانت ڕوون کردەوە پێم وابێ ئەم باسەش جێگەی خۆمان پێدا گەشتی و تراجیدیا زۆر زۆر گەورەیە بەڵام بەرنامەکانمان لەوە زیاتر ناتوانێت درێژ بێتەوە بە ئومێدیەوەی ئێمە دووبارە نەبێتەوە و ڕاستیەکانی ئەم ڕووداوە ئەو شتانی کە لە پشتیەوە وەستاون هۆکارەکانی و ئەو لایەنانی کە لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە دەستیان هەیە لەمە یاخورگر لایەنێکی دەرەچیە ئەوان ئاشکرا بن بۆ تاوانکارانی ئەم ڕووداوە ئەم کارەساتە گەورەیە یاخود ئەگەر کەم تەرخەمیش لێرەیە باس بکەینوانە هەر بە تاوان نەژمێرە لە ئاست ڕووداوێک و کارەساتێکی ئاوا گەورەیە بەرحاڵ بۆ مێدیەوەی ئەمە لە داهاتوویشی نزیکە بۆ جەماوەری ئێران و بۆ خەڵک ڕوون بێتەوە کەشێن ئەمانی کە لە پشت ئەم ڕووداوە وەستاون بەرحاڵ ئەم باسە لێرەیە کۆتایی دێنین بەڵام بەر بلەوەی تەنیا 2 دقیقا منیش کۆتایی ئەوش ئەوەیە هەروە خۆشتم کارە ساتە گەورە ڕەنگە حتا لە هەفتە دە ڕۆژەکانی ئایندا لایەنی زۆر لایەنی دیکەی دەرکەوە و دووبارە پێویست بێتەوە قسەی لێەوە بکەین و ئەگەر پێویست حتمما ئەو قساکەین ئێمە 2 ڕۆژ لەوە پێش وەکو حزبی کۆمونیست کاریگەری حکومەتیست بانگەوازێکمان ئەعلام کرد کە بەشێکیش لە قسەکانی تۆش و منیشە هاتووە قسەکەمانەوە ئەوڵم بۆ ئەمڕۆی ڕۆژی کرێکار لە هەچکە جم و جۆڵێک بوو ئەبێ بەشێکی زۆر قورسایی بخەینە سەر هاوپشتی دەربڕین لەگەڵ هەموو ئەوانەی خەسارەتیان دیوە لە ئەوانەی گیانیان لە دەستداوە بنەماڵەکانیان کۆمەڵانی خەڵک بەرینی ئەوە کراوە بەڵام دیسان من تاکیدە لەسەرواکەم ئەم هاوپشتیە ئەم هاو سۆزیە ئەم حمایەتەی کە لە سراسی ئێرانکە ئەبێ درێژە بچێشێ تا زمانە ئاسەواری ئەم کارەساتە هەیە داوامانەوەیە ئەم هاوپشتیە و ئەم حمایەتە درێژە بچێشێ کرێکارانی ئێران مامۆستایان و معەلیمان خانە نشینەکان پەرستارەکان مانە بەشی خەباتکاری ئەو کۆمەلگان ژنان ئازادی خوازان بەشە زۆر لەو هونەرمەندان و چودانم فوتباڵیست و وەرزشەوانانی ئەوێنەکە بەدەم خەڵکەوە چوون ئەم جارەش و لە زۆر جارێکی دیکە ئەما بێ نەوەستێ پەرەی پێ بدرێ ئێستا کوونێ خەڵکی بەندەر عەباس و دەوروبەرە احتیاجیان بە هاوسۆزی احتیاجیان بە کۆمەک احتیاجیان بە یارمەتیە و دووشتی دیکەش ئەویژەوەیە بڵێن هەر کەس و ئەم لایەن ئەو لایەن دەستی تیابووە لێکشت نابێت کۆتا بێت جمهوری ئیسلامی و بەرپرسانی دەرەجەیەکی مەسئولی ئەم جنایەتەش خامنەی و پزیشکیان و سەرانی سپای پاسدارانن وەک هەزاران پەروەندەی جنایەتی دیکەی کە هەیانە ئەمە ژەچێتە نێو پەروەندەکەیان و پەروەندەی ئەو فاجعەیەی کە لە بەندەری ڕەجایی لە بەندەر عەباس ڕوویدا ئەچێتە پەروەندەیان و هیوادارم ڕۆژێک بە محاکمە ئەمارینیش نییە هەوڵە ڕەحمان هەر تەنها تەسەور نییە ینی بە پرفێکتی وایە بەهین بە فاکتەکان وایە تەقەمەنیە گەێنی بەم ئەندازەی لێرە کۆیەکەیتەوە گرتمان وتیانەوە ئیسرائیل بە لەیزەر گەرمی کردو تەقانێتەوە چێ قوبەلەکەی هێنا بۆ چێت چەکەکەی هێنا بۆ بە خەڵک بڵێ
ئەم هەموو تەقەمەنی لێرە کۆ کردەوە بۆ ئەم عالەمە بسووتەوەوانەوە هەروە دیارەکە جمهوری ئیسلامی ئەبێ بڵێن بۆ ئەو شەرایطەوە بۆ ئیمکاناتە داواناوەتە بەدەست هەتا دەوڵەتی جنایەتکاری ئیسرائیل بتوانێت ئەوە بیتەقێنێتەوە بەسەر خۆت و بەسەر دەرەنەتیدا منزوو مێڵێن لەوە نابێت کۆتابین جمهوری ئیسلامی بەرپرسە و سێوەمین خاڵ هەرەوەی وتون ئەم ئۆپۆسیۆنی ڕاست ئەبێ ئفشا بکرێ ئەبێ ڕسوا بکرێ و ئەمەش دەرسێکی گەورەیە وەری بگرین و ئاخرین قسە ئەوەیە ئەو هاوپشتیانە ئەو هاوسۆزیانە ئەبێ بیکەین ئەو ناڕەحەتیانە ئەو ئێعتراز و ناڕەزایەتیانەی لەم جەریانەشدا بەرز بۆتەوە و گەورە تەشەکر ڕێکخراوبوون دەست لە نێو دەستیەکنان بۆ ئەوەی وەکو بەرەی حەقخواست ئازادی خوازی کۆمەلگای ئێران قەویتر و محکەمتر بینە مەیدان ئەخبەت بۆ کۆتایی هێنان بە جمهوری ئیسلامی بمانەوێ ئەم ڕۆژە ڕەشیانە و ئەم کارە ساتانە تەواو بن ئەبێ دەسەڵاتی سەرمایەداری و جمهوری ئیسلامی لە ئێراندا بپێچینەوە کرێکارانی ئێران کە زیاتر لە 40 ملیۆن خۆیان و خانەوادەکانیان مامۆستایان و معلمان ژنان و نەسڵی تازە و جوان بەشی زۆری 80% ئەو کۆمەلگایی کە نە بە جمهوری ئیسلامی رازیە و نە بە کارەساتەکانی نەزمی سەرمایەداری ئەتوانین وشیار ڕێکخراو سازماندراو کۆمەلگای ئێران بەدەستەوە بگرین و ئایندەیەک دابمەزرێنین کە ئەمنیەتی تیابێ کە ژیانی تیابێ کە ڕەفایی تیابێ کە ئیتر ئەم کارەساتانە تکرار نەبێتەوە بێ ئەم دەرسانی لێوەربگرین. باش زۆر چاک دەستەکانت خۆش دەمت خۆش هاوڕێ ڕەحمان بەر لەوەی بچینەوە سەر باسی ئەخیرمان هەر سەبارەت بە یەکی ئایار ئەو هاوڕێ هەژیر دوو هەواڵی نردووە حەزەکەم دای بنێم بۆی کە بینەرانیش ئاگادار بن ئەڵێ ئەمڕۆ لە بەردەم ئیدارەی ئاموزش و پەروەرش لە شاری سنا معلیمان مامۆستایان مەبەستێتی وە کرێکاران لە تەداروکی کۆبوونەوەیەک دابوون بەڵام بەداخەوە بەهۆی فەزای ئەمنیەتیەوە ئەو تەرجەمەعە بەڕێوە نەچووێنە و گردبوونەوەیە سەرنجام بەڕێوە نەچووە ئەمە یەکێکە لە هەواڵەکانەوەی تریش ئەوەیە هەروەها لە خیابانی ناسر خەسرە و ئێوارە فەزایەکی ئەمنیەتی حاکم بووە بەڵام کرێکاران و هەڵسوڕاوانی کارگەری بێ ئەهەمیەت نەبوون بە نیسبەت ڕۆژی جیهانی کارگەر حتمما ئەو دۆخی کە جمهوری ئیسلامی ئێران دای سەپانووە بە هەمان شێوەی ئەوەی کە دەوڵەتی فاشیستی تورکیا لە ئەستەمبول دای سەپانووە بەرگیریەکە لەوەی کە یادی ڕۆژی یەکی ئایار و مەراسمەکانی ڕۆژێکی ئار وەکو خۆی بچێتە پێشەوە بەرحاڵەما و شتانە بوو کە هاوڕێ هەژیر بەڵێ باسی کۆتاییمان ئەبیشێ بوو گوزارشەیە کە من بڕیار وایە پێشکەشی بکەم سەبارەت بەو گرتبوونەوەی یاخود بۆ فۆڕومەی کە لە دژی سەرکوتگەری و داپۆسین لە جیهانە ئەنجامدرا ئەم فۆڕومە دیارە من بە نوێنەراتی حیزبی حکومەتی لەو فۆڕومە بەشداری بکرد زیاتر لە 80 کەس لەم فۆڕومەیە بەشدار بوون لە 25 وڵاتی جیاوازەوە لەوێ بوون 40 کەس لە ئەحزابی جۆر بەجۆری ئەو وڵاتانە قسە و باسییان کرد و لەم قسە و باسانەیە تاکیداتی زۆر لەسەر ئەو پێویستیە و ئەو زەرورەت و بڵێن دەمودەستیە کرایەوە کە ئەبێت بەرەیەکی جیهانی فراوان لە دژی سەرکوت و داپۆسی لە سەراسەری جیهانە دروست بکرێت طبعاً لە ئێرانەوە باسی شەریفە محەممەدی هەروەها پەخشان عەزیزی و وریشەی مرادی من دیارە باسی ئەو دوانی ئەخیرم کرد کەسێکی تر لە ئێرانەوە باسی شەریفە محەممەدی کرد و یەکێک لە بڕیارەکانی ئەم فۆڕمە ئەوە بوو کە داوای دەست بەجێ ئازادکردنی شەریفە محەممەدی و ئەو هەڵسوڕاوانی تریش بکرێت جگەلەوە یان مەبەستمەوە ئەمە بەنمونە لە ئێران لە تورکیاوە لە دووسێ وڵاتی ئەفریقایی وەکەیشیشان نامی بیا بوو ئەویکان جنوبی ئەفریقیا بوو شەشان نایجیریا بوو وڵاتیشی تری ئەفریقیش هەروە بەشداریان کە کەستە ناوەکەی بیر نەماوە بەداخەوە لە ئاسیا
لە پاکستان و لە فیلیپین و لە کۆریای باشوور و لە یابان خەڵک بەشداری کردبوو، لە ئوسترالیاوە خەڵکی تیا بوو، هەروەها لە ئەمریکای شمالی لە بڵێن وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا و لە کەنەدا و لە مەکسیک و لە بەشیشی زۆر لە وڵاتانی ئەمریکای لاتین و وڵاتانی ئەوروپاش تقریبان تاکوتەرایەتیا بوو کە تایە نەبێت، بەتابەتی ئەوروپای غەربی هەموو وڵاتەکان تایە بەشدار بوون. 25 وڵات بوو بە هەر حاڵ لە ئەم فۆرومە بەشداریان کرد. هەموو تاکیدی زۆریان لەسەر ڕوبەڕووبوونەوەی فاشیزمی کردەوە کە لە جیهانە باڵا دەست بووە، بەتایبەتی ئەو حیزبەی کە لە ئەمریکاوە بەشدار بوو کە حیزبێکە پرۆژەیەکە بۆ پێکێنانی حیزبی کارگەر لە بەرامبەر دیموکراتەکان و کۆماریەکانە، بە نوێنەراتی ئەو کۆمیتەیە خودە و دەستەیە بەشداری کردبوو. لەوێ تاکیدی لەسەر ئەوە کردەوە کە چۆن لە ڕاستیە ترامپیزم فاشیزمی ئەم عەسرەیەوە خەریکە بە فراوان بوونەوەی ئیمپریالیستی و بەدا داپۆسین تەنانەت لە ناو خودی ئەمریکایە نمونەی هتلەر و ئانەمان بیرە خاتەوە. و هەروەها قسەش لەسەر ئەوە کرا کە چۆنی لە شوێنە جۆر بە جۆرەکان لە ئەمریکای لاتینەوە تا ئەوروپا پشتیوانیکردن لە قەزەی فەڵەستین و خەڵکی فەڵەستین و ئەمانە بۆ تەمای سەرکوێشی زۆر گەورە لە بەرامبەر کۆمونیستەکان و چەپەکانە لە ئاستی دنیاە. جگە لەوەش لە زۆر نمونەی جۆر بە جۆر لە ئەفریقیا و لە ئاسیا لە کۆریای باشوور بۆ نمونە قسە لەو ممارەسات و شێوازانەکرا کە بەکارێن لە ئەمریکای لاتین هەروە بۆ سەرکوتکردنی ناڕزایە کارگەریەکان چۆنی یاساکان ئەگۆڕێ بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان چۆنی خەڵک بەهۆی مانگرتنێکەوە توانێت بچێتە بەردەمی دادگاوە حکمی سجنی بەسەرا بسەپێنرێەوەوانە لە وڵاتانێکە کە گوایە خۆیان بە وڵاتانێکی کراوە ئەزانن یانی چە دیموکرات و ئەوانە. بەرحاڵ لە تورکیاوە خەڵکێکی باش بەشداری کردبوو، چەند دەست کەسێک قسەیان کرد لە تورکیاوە کە سۆشیالیست و شەپەکانی تورکیا بوون و قسەیان لە هەوڵانی ئەردۆغانە کرد بۆ داسەپاندنی ئیستیبداد و کۆنەپەرستی و بەڕاستی فاشیزم لە تورکیاە. هەروەها لە سووریاوە لە تورکیاشەوە سەبارەت بە عەلەویەکان و ئەو قەت و عامەی کە لە سووریایە بەڕێوە ئەچێ لەلایەن دار و دەستە ئیسلامیەکانەوە قسەکرا. بەرحاڵ باسەکە باسێکی بڵێ من یەکەم جارە ببینم لە ئاسی دنیاە نەک سەبارەت بۆی کەوا ڕەوتێکی دیاریکراو بە ئایدۆلۆژیایکی دیاریکراو بە خەتێکی دیاریکراو بۆ منۆ بڵین ترۆتسکیست بێ یاخود مارکسیلینی بێ یاخود بە جۆرە لە جۆرەکان چەپێکی دیموکراتی خواز بێ و ئەمانە زۆرتر هەستە دەکرد بابەتەکە کێشە ئەسڵیەکەیە کە ئەم جەمعەوەم هێزانێک بۆ کردوێتەوە و زۆرتر جەنبەیەکی کۆمەڵایەتی و قسەکردن بوو لەسەر فعالێتێک و یاخود لەسەر قوربانیانێکە لە زیندانان و هەڕەشەی مەرگ چاوەڕێیانەکە لەسەر سەرکوتێکە دەوڵەتەکان لە بەرامبەر کارگەر و زەحمەکێشە ممارەسەیەکەن و ئەنجامێدن زۆرتر لەوەی قسە لەسەر ئایدۆلۆژیا و خەتی ئایدۆلۆژی و خەتی فکری و سیاسی و ئەمانە ببێ. تەنانەت دوو حیزب کە بەداخەوە ناتوانین بەشداری بکەنێکیان لە ئۆکرانیەوەیان لە ڕووسیا بوو کە زۆر سەرنجڕاکێش بوو، هەردووکیان پەیامی پشتیوانیان نردبوو بۆ ئەم فۆڕۆمە و لە هەردوو لاوە دژایەتی شەڕەکەیان کردبوو و تاکیدیان کرد بۆ کەوەی لە کارگەرانە بێ بە دوور بن لە شەڕی سەرمایەداران و لە بەرامبەر ئەم شەڕەیە وەکو شەڕ ڕابوەستنەوە کە هەڵوێستێکی زۆر کارگەریانە و شۆڕژێرانەیە لە بەرامبەر ئەم کێشەیە کە لە ئۆکرانیا و ئەو داگیری کاری کە لە رووسیا لە ئۆکرانیا ممارەسەیەەکە. ینی ئەوەشی جێگەی سەرنج بوو نمونە لە شوێنێکی وەکو کوباوە یا لە جێگەیەکی وەکو فەنزەوێلاوە یا لە شوێنێکەوە کە گوایە مەسەن نیکاراگووا کە گوایە هێزانە ئەم دەوڵەتانە هێزی چەپ یا نامیبیا کامانە گوایە حیزبی چەپ و هێزی چەپ بڵێن دەسەڵاتیان بەدەسەوەیە لەوێشە جوڵانەوەی کارگەری و نوێنەرانی کارگەران هاتبوون لەو فۆڕۆمای بەشداریانەکەن بە اعتراض بە حکوومەتەکانی خۆیان و سەرکوتەی کە لە دژی کارگەران پیادە ئەکرێ قسەیانە کرد. ینی هەست دەکرد ئێمە لە دنیا لە بەرامبەر دوو قوتویەکی رووسیا و چین لەلایەک و
ئەمریکا لەلایەشین و زۆر قسە لەسەر ئیمپریالیزمی ئەمریکا و داژیکاری ئەمریکا و نازانم ناتۆ ئەوە ناکرێ هەست دەکرد خەریکە بەرەیەکی تری جیاواز لەم دووبەرە ئیمپریالیستیە و لەم دووبەرە دژبەیەەکە شکڵە گرێکە نوێنەراتی خەڵکی کارگەر و زەحمە کێشەکان نوێنەراتی ئەو اعترازاکە کە لە بەرامبەر ئەم دۆخەیە هەیە لە دنیا کە بە بڕای من زۆر جێگەی ئومێد بوو من دیارە بە ناوی حزبی کۆمونیستی کارگەری حکومەتیستەوە بە پامێک بەشدانیم کرد کە پامێک بوو لەلایەن حیزبەوە بڵێن بڕیاری لەسەر درابوو کە لەوێ بخوێنرێتەوە خوێندمەوە کە جێگای پشتیوانی و جێگای پێشوازیان بوو وەکو یەکێک لە سەنەدەکانی ئەم فۆرومە بڵاوە بێتەوە کە دیارە لە ئایندەیەکی نزیکیشە لە مانگی حوزەیرانە دووبارە قەرار وایە ئەمجارە لە ئیتالیا لە شاری ناپۆلی لەوێ فۆرومێکی گەورەتر ببەسرێ کە دووبارە ئێمە وەکو حیزبی حکومەتیست بانگێش کراوین و بەشداریەکەین و هەوڵدەین لەوێ ئەو باسانەی خۆمان لەسەر دۆخی دنیاوە ئەو باسانی کە لە بەرنامەی پێشووترا پێکەوە کردمان لەوێ درێژەی پێ بدەین و لە دەوری ئەو مەسایلانێ لەوێ ئیشارەتیان پێکراوە هەوڵ بدەین کە ئەم پەیامە بە ئەم ناوەندە کۆمونیستی و سۆشیالیستی و کارگەرانی دنیا بگەێنین ئەمە گزارشێکی کورد بووی تر ئەگەر دیارە حتممە لە دەبیاتەکانی حیزبی شابڵاوە بێتەوە گەر تاقیبێکە تێ سەبارەت بۆ هاوڕ ڕەحمان بڵێنەوە گەر نابەرنامەکانمە کۆتایی ببێنین نۆڵە تەنیا قسێ بێ وەڵەن دەستخۆشانە لە تۆکەم بۆ حزوری چالاکت لەوێنەوە دیارە ڕاستە تۆ وەکو ئەندامی مەکتەب سیاسی و لەلایەن حیزبەوە سپێررابوو بەڵام عاقبەت حەولی خۆشت و تەلاشی خۆشت و ئامادەکردنی خودی ئەو مەتنەش کە لەوێ خوێنراوە دیارە لەبەر ڕۆشنایی ئاخرین ئەدەبیاتەکانی خودی حزب کە لە کۆنگری حزب بوو تۆش ئامادەت کرد بوو دەست خۆش بێ خۆت ئامادەت کرد بوو و هەر لە بیرمان نەچێ هیوادارم هەر ئەم شەوەکە نەدرەنگتر ئەو مەتنە بینێری بۆ نەشریەی کۆمونیست کە سبەینە شەو دەرەچێ بە بۆنەی یەکی ئەیارەوە لێرەوە بڵم 24 ساعت انتشاری نەشریەی کۆمونیستمان خستە دواوە بۆی هەموو ئەخبار و ڕووداوەکانی یەکی ئەیار لە ناوخۆی ئێران لە ئاستی نێونەتەوەی کۆبێتەوە سەریەک جاوە مەجارێکیشە بۆ تۆ هاوڕە شەمال بەڕاخری وەخت ئەوە بگەێنی ئەوڕەن دەستخۆشانە لە خۆت دەستخۆشانە لە هەموو ئەوانەی لەو فۆرمەیە بەشدار بوون دیارە ئێمە ئەو فۆرمە کە حزب زووتر داوامان لێکرا بوو داوەت کرابووین شرکە بکەین خۆ ئەزانین لە نێو فۆرۆمێکی وادا هەموو چەپن و ئینسافان ڕادیکاڵیشن بەڵام مەیلی جۆرا و جۆر هەیە گەرایشی جۆرا و جۆر هەیە بۆ چوونی حتا جۆرا و جۆر هەیە ڕەنگە هەموو ئەمانە کە لە وڵاتانی جۆرا و جۆریشون لە هەموو شتێکە ئەینی یەک بۆ چونمان نەبێ بەڵام تەردیدێکمان نەبوو لەوەی کە بێ بەشداری بکەین واڵان بۆ ئەوەی ناپۆلیش کە وەک تۆ باست کرد لە مانگی حوزەیرانە دروستە حەولە دەین دووبارە لەوێش بەشداریمان بێ لەو بەرنامەیە چونکە پێویستەوە پێویستیەکی ڕۆژە لە بەرابەر بەرەی ڕاستی جیهانی لە بەرابەر بەرەی ڕاستی تازە ئفراتی جیهانی و فاشیزمە کە خەتەرەکەی هەیە زۆر زۆر پێویستە بەرەیەکی چەپی لەسەر حتا لانی کەمێک جەهەت و خەتی مەشی و ئەقدامات بەرابەر بم بەرەی ڕاستە پێک بێ بە قووەت کرێ ئێمەش لەو زاویەوە هەر پێمان زەروریە مەگەرەوەی ماڕە و کۆسپێکی گەورە بێتە پێشە و دەستی تۆش خۆش بێ بۆ خۆت کەسێکی هەڵسوراو بوو بۆەوەی ئەم کارە شکڵ بگرێت دیارەوە مەتنی پەیامەکەی تۆش لە نەشتەی کۆمونیست بێ و لە شەبەکە ئیجتیماعیەکانیش بڵاو بێتەوە دۆستان و بینەران و بیسەرانیش ئەیخەنەوە و تاوان دیارە لە جەریدەی کۆمونیست بە زمانی فارسی تۆ لەوێنە بە زمانی ئینگلیسی قسەت کردبوو ئەلبەتە بەڵام بە زمانی فارسی دابەزێت جایترەوە لەوانەیە زەحمەتێکی دیکەت بۆ دروست کاتەوە بێ بیشێکی بە کوردی یاقل لە بینەران و بیسەرانیم بەرنامەیە بزانن لەوێنە تۆ چ باسێکت بۆ دەنا بەخۆشیەوە بەشی زۆری نەسری جوانی شارەکانی کوردستانی ئێرانیش و عێراق وانە ئینگلیسی زانن ڕەبتە ئەکرێ ئینگلیسیەکەشی بەڕاستی هەر بڵاو بکرێتەوە
لەو بابەتەوە ویستم بارەوە زیاتر وەخت نەگرم کارێکی زۆر بەجێ بوو زۆر بە ئەرزش بوو و بە تایبەت دەستخۆشانە لێرەوە لە هاوڕەمانەکەین ڕۆبێرتۆ ئەو هەڵسوراوێکی کۆمۆنیست سۆسیالیستە کە لە شاری میلانی ئیتالیایە هەسوراوێکی کارگەریشە کارگەریە هەسوراوێکی کارگەری و سۆسیالیستی ئێوەیە پەیوەندیەکی تونوتۆڵی لەگەڵ ئێمە وەکو حزب کۆمونیست کارگەری حکومەتیستەیە هەر لە زۆرێک لە کۆنگرەکانی ئێمە زۆرێک نا لە چەندین کۆنگری ئەخیری ئێمەدا پەیامی بووە یا حتا حزوری بووە هاتووە بە حزوری شرکەتی کردووە خۆی ڕفێقەکانی هەرخۆشی بە تەنیا نەبووە جێ خۆیەتی قەدردانی لێ بکەین کەویش بخۆی کاناڵێک بووە بۆ ئەوەی ئێمەش تێکەڵ بەم فۆرۆمە بین و دەستخۆشانەی لەکەین و حتمما بە جۆشیە گەیەنینەوە کە لە بەرنامەی خۆشماندا هەر باسمان کردووە بەرحاڵ هاوڕۆشە ماڵە بە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی لە فۆرۆمی بەعدیە شرکت بکەین دەستی تۆش زۆر باشە دەستی تۆش خۆش حتمما تا بەرنمەیەکی تر باسی ترمانە بێت قسە باسی ترمانە بێت بە بەرنامەیەمان کۆتایی پێبێنین ئەوڕە ڕەحمانە دوکمان ماندووین و بینەرانیشمان ماندوو کردیارە بێگومان بەشی زۆری بینەرانیشمان ممکن ئەمڕۆ لە یەکی ئار و مەراسمەکانی یەکی ئار و ڕێپەوانەکانی یەکی ئارە بەشداریان کرد بێ بەرحاڵ دووبارە بە پیرۆزبایی دووبارە و بە ئومێدی ساڵی ئایندەمان ساڵی سەرکەوتنی خەباتی پێکەوەیمان خەباتی هاوبەشمان بۆ ئامانج و مەبەستە ئینسانیەکان سەرکەوتوو بێت بۆ ئومێدە کۆتایی بەم بەرنامانە دێن زۆر سپاس و شەوت خۆش سپاس وڵێ ئازیزان و خۆشەویستان تا بەرنمەیەکی تر و دیدارشتی لەگەڵ ئێوەی ئازیزە هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامرانی ئەسپێری شەوتان یا ڕۆژتان خۆش لە هەر جێگایەکە هەر بشین